پێشەکی ئامانجی من لە ئامادەکردن و نووسینی ئەم بابەتە ئەوەیە کە ئەو کەسانەی کە پێدەنێنە بواریکای ڕاگەاندنەوە بتوانن لەگەڵ شێوەی ڕاست و دروستی نووسینی هەواڵ ئاشنا بن کە چەند قۆناغێکی گرنگی هەیە. بەداخەوە لە کوردستان سەر ڕای ئەوەی کە دەزانرێت بۆ نووسینی هەواڵ پێویست دەکات ڕەچاوی هەندێک بنەما بکرێت کەچی پشتگوێ خراوە و ئەوە جوای کردووە کە ئەو هەواڵانەی کە بە شێوەی نازانستی لە ڕۆژنامە، رادیۆ و تەلەڤیزیۆنەکانەوە و سایتەکانی ئینتەرنێتدا بڵاو دەبنەوە تام و چێژی هەواڵی ڕۆژنامەنووسیان تێدا بەدی نەکرێت. زۆرجار لە ڕۆژنامەکاندا هەواڵێکی گرنگ بە شێوەیەکی ناڕێک نووسراوەیان لە کاتی ئامادەکردنیدا زانیاری پێویستی تێدا نەبووە، وای کردووە کە خوێنەر یان بیسەری هەواڵەکە بایەخی پێنەدات. کەچی دەکرا هەمان ئەو هەواڵە ئەگەر بە شێوەیەکی زانستانە بنووسرابایە و دیقەت و ماندووبوونی پێویستی تێدا خەرج بکرابایە ببوایە بە هەواڵێکی سەرنجڕاکێش و کاریگەر. نەبوونی پەیمانگایەکی پێشکەوتوو ڕاهێنانی ڕۆژنامەنووسی لە کوردستان هەروەها ڕۆژنامەنووسی داخراوی حیزبی وای کردووەکە ڕۆژنامەکان کەمتر خۆیان بە تەکنیکی ڕۆژنامەنووسیەوە خەریک بکەن و پتر دروشمدان و بایەخی سیاسی بەرجەستە بکەن. دەکرێت ڕۆژنامەی حیزبی ئۆرگانی حیزب بێت، بەڵام بە تەکنیکی ڕۆژنامەنووسی و ستانداردی هەواڵەوە ماندوو بێت. هەواڵ بریتیە لەو زانیاریەی کە تۆ بە ئامانجێکی دیاریکراوە دەتەوێت بە خوێنەری خۆتی بفرۆشی. چەند بتوانی بابەتێک وا لێ بکەی پترین سەرنج بۆ لای خۆی ڕابکێشێت هێندە سەرکەوتووی. من لەو نووسینەدا کە دوای ئەزمموی خۆم لەو بوارە و بەکارهێنانی چەندین سەرچاوی فارسی، تورکی و عەرەبی ئامادەم کردووە، هەوڵم داوە چەند پێناسەیەک بۆ کەسایەتی پەیامنێر و بەردی بناخەی کاری ڕۆژنامەنووسی واتە هەواڵ بکەم. اینجا ئەو قۆناغانە باس بکەم کە نووسینی هەواڵێک پێیاندا تێپەڕ دەبێت. لەوەشیاندا ئامانجی من ئەوەیە کە دوای خوێندنەوەی ئەم بابەتە خوێنەرەکەی بتوانێت هەواڵی ڕاست و دروست لە هەواڵی کرچ و کاڵ و ناڕێک جێ بکاتەوە. خۆ ئەگەر حەزیش بکات فێری نووسینی هەواڵ بێت ئەوە دەتوانێت سوودێکی باش لەم نووسینە وەربگرێت. پێڕست تایبەتمەندیەکانی پەیامنێر لاپەڕە 3، ناسین و جیاکردنەوەی هەواڵ لاپەڕە 7، کۆکردنەوەی زانیاری لاپەڕە 23، نووسینی هەواڵ لاپەڕە 33، لیدی هەواڵ لاپەڕە 48، داڕشتنی هەواڵ لاپەڕە 65، ناونیشان و پێکهێنەرەکانی لاپەڕە 83. 1. تایبەتمەندیەکانی پەیامنێر. پەیامنێران چاو و گوێی خەڵک و دەستگاکانی خۆیانن. ئەوانن کە کەرەستەی خاو و هەواڵ و راپۆرت و گفتوگۆ و هەتا دوایی لە دەرەوە کۆ دەکەنەوە و دوای داڕشتنەوە و ڕێخستنیان دەیانگەیەنە خەڵک. لەم قۆناغی ئێستادا کە تەکنۆلۆژیا پێشکەوتنێکی سەرسوورهێنەری بەخۆیە و دیتووە و رادیۆ، تیوی و ئەنتەرنێت چرکە بە چرکە توانای گەیاندنی هەواڵیان هەیە، کاری ڕۆژنامەکان و ئەوانەی کاریان تێدا دەکەن قورس بووە. هاوکات بۆ ئەوانەیش کە لە رادیۆ و تیوی و سایتەکانی ئینتەرنێت کار دەکەن کات زۆر کەم بۆتەوە، چونکە دوور نییە ئەو هەواڵی کە لە تەلەڤیزیۆنێک خەریکی ئامادەکردنیەتی لە تەلەڤیزیۆنێکی دیکە پەخش بکرێت. ئەمە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ پتر دەستگاکانی ڕاگەاندن بیر لە بەرزکردنەوەی ئاستی ئەو کەسانە بکەنەوە کە وەک پەیامنێر کاریان بۆ دەکەن. پەیامنێران کە بڕبڕەی پشتی دەستگاکانی ڕاگەاندنن ئەرکێکی قورسیان لە سەرشانە، بۆیە بە لەبەرچاوگرتنی ئەو ئەرکە هەموو کەس ناتوانێت ببێ بە پەیامنێر و دەبێ بەلای کەمەوە بۆ ئەوەی پەیامنێر بیت ئەم چەند تایبەتمەندی خوارەوە تێدا بن. ئەلف حەز و لێوەشاوەیی. دەبێ ئەو کەسەی کە دەیهەوێ ببێ بە پەیامنێر حەزی لە پیشەکەی بێت و لێوەشاوەش بێت. ئەوەش بەو مانایی کە دەبێت دەستی نووسینی هەبێت، توانای هەڵبژاردننی وشە و دەستەواژەی هەبێ، وردبین بێت و بتوانێت بە حوسەلەوە لە دەوروبەری خۆی بڕوانێ و بە تێکەڵ نەکردنی هەستەکانی خۆی بتوانێت ڕووداوێک وە خۆی بجێڕێتەوە نەک وەک ئەوەی کە خۆی دەیەوێت. ب. خێرایی. خێرایی یەکێکە لە تایبەتمەندیەکانی دیکەی پەیامنێر. جاران لەبارەی هەواڵەوە قسەیەکە بوت کە دەیانگوت هەواڵ وەک سەوزە وایە ئەگەر چەند ڕۆژێک لەلایەکەوە داینەی بۆ گەن دەبێ. ئەم تەعبیرە ئەگەر چی ڕاستە، بەڵام ئێستا باوی چەند ڕۆژە نەماوە وەک پێشتر باسکرا. دوور نییە ئەو هەواڵە ئێستا تەلەڤیزیۆنێک دەیەوێ ئامادەی بکات لە تەلەڤیزیۆنێکی دیکە لێ بدرێت، ڕووداوی کوشتن و بڕین، تەقینەوە و کارەساتی سروشتی، بۆرسە و هەتا دوایی دقیقە بە دقیقە لە تەلەڤیزیۆن و ئاژانسەکانەوە بڵاو دەکرێنەوە و لەوەدا ڕکابەریەکی تون دەکەوێتە نێوان ئاژانسەکانی هەواڵ و ئەو پەیامنێرانی دایانەوێت کاریان تێدا بکەن. ئەگەرچی خێرایی بەرەنجامی ئەزمونە، بەڵام نابێ پەیامنێر خاو بێت. دەبێ هەموو شوێنێک بە شوێنی ڕوودا و هەموو کاتێکیش بە کاتی کارکردن بزانێت. لەم پەلەپەلی و خێراییەدا زۆر جار پەیامنێران تووشی هەڵە دەبن و بەهۆی نەگەیشتنیان بە سەرچاوەی هەواڵەوە زۆر جار وا ڕوودەدات کە هەواڵێکی ناڕاست بڵاو دەکەنەوە. بۆیە هەرچەندە خێرایی گرینگە، بەڵام بڵاوکردنەوەی هەواڵی درۆژ ئەعتباری ڕۆژنامەنووس لە کەدار دەکات و تووشی سەرێشەی یاساییشی دەکات. جیم ڕاستگۆیی. وەک لە تایبەتمەندی پێشتر داگوترا، پەیامنێر دەبێت ڕازگۆ بێت بۆ ئەوەی متمانەی خوێنەرانی خۆی نەدۆڕێنێت، بێلایەن بێت لە گواستنەوەی ڕووداوێکدا و
هەوڵ بدات تەواوی لایەنەکانی ڕووداوێک بەردەستە بکات ڕەنگ بێ نەتوانرێت لە هەواڵێکدا تێکڕای ڕووداوێک وەک خۆی بگوازرێتەوە بەڵام بەلای کەمەوە دەبێت ڕەچاوی ئەوە بکرێت کە پرسیارەکانی خوێنەری هەواڵەکە لەو هەواڵەدا وەڵامیان درابێتەوە. دال زانیاری و ڕۆشنبیری گشتی زانست و بوارەکانی ژیان ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندن و گەشەکردندان هەرچەندە مەحاڵە ڕۆژنامەنووس بتوانێت لە هەموو بوارەدا شارەزا بێت بەڵام دەبێت شتێک لە هەرێک لەو بوارانە بزانێت چونکە وارێک دەکەوێت کە هەواڵ لە زۆربەی ئەو بواراندا ئامادە بکات بۆ ئەوە زانیاری گشتی تاقیبی وردی ڕووداوەکان و خوێندنەوەی بەردەوامی پێویستە. ئەی بە بۆ ڕۆژنامەنووسێک نەزانێت لەو ساڵەدا خەڵاتی نۆبڵ دەبارە جیاجیاکان بەچێ بەخشراوە یان خودی خەڵاتەکە لەکوێوە هاتووە و زۆر شتی دیکەی لەو بابەتە. حین سادەنووسی سادەنووسی و پاراوی زمان بەڕێنووس و ڕێزمانی دروست ڕۆڵێکی یەکجار گەورەی لە سەرکەوتووی یان هەڵکەوتنی پەیامنێر و ڕۆژنامەنووسێکی باشدا دەبێت. زمان و شێوەی دەربڕینی یەکێکی دیکەیە لە بنەما سەرەکیەکانی هەواڵی باش دەبێت بە زمانێکی باش بنووسرێت ئەگەر نا کەس نایخوێنێتەوە. ئەم کەمایەسیە لە زۆربەی ڕۆژنامەنووسان و پەیامنێرانی کوردستاندا بەدی دەکرێت. ئەگەر پەیامنێری گۆڤارێکی هونەری ئابووری یاسایی یان زانستی بن ڕێگەتان پێدراوە دەستەواژەی تایبەت بەو بوارە بەکاربێنن بەڵام ئەگەر بۆ زۆرینەی خەڵک دەنووسن دەبێت تا دەتوانن سادە و ساکار بنووسن بۆ ئەوەی هەمومان لێتان تێبگەین. خێ لەگەڵ خەڵک و لەگەڵ دەسەڵاتدابوون پەیامنێران بۆ خەڵک کار دەکەن و دایانەوێ زانیاریان بدەنێ بۆ ئەوەش پێویستیان بە پەیوەندی لەگەڵ دەسەڵاتداران هەیە. پەیوەندی بە هێزی پەیامنێران لەگەڵ کەسایەتی سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەکان یەکێکە لە تایبەتمەندیەکانی دیکەی ڕۆژنامەنووسی پەیامنێر. ئەو کەسانە بەردەوام سەرچاوی گرنگی هەواڵن زۆربەی هەر زۆری دەستگاکانی ڕاگەاندن لە هەواڵ و بابەتەکانیاندا سوود لەو سەرچاوانە وەردەگرن بەڵام ئەوە نابێت بۆ مانایە بێت کە بگاتە ڕادەی ماستاوچێتی و چاونوقاندن لە ڕاستیەکان. هەروەها خەڵک گەرابوونی پەیامنێرانیش نابێت بگاتە ئاستی ئەوەی پەیامنێر ببێ بە نەیاری حکوومەت. پەیامنێران لە ڕێگەی هەواڵ و بابەتەکانیانەوە دەبن بە پردی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات وەک محەممەد حەسەن هەیکەل دەڵێ هەم ڕۆژنامەنووس و هەم دەسەڵات پێویستیان بە یەکتری هەیە. هەواڵ لای حکوومەت زۆرە و پەیامنێریش پێویستی پێیانە بۆیە دەبێت پەیامنێر ئەو هاوسەنگیە بپارێزێت نەبێ بە بووق و نەبێ بە ئۆپۆزیسیۆنیش. دوو ناسین و جیاکردنەوەی هەواڵ ڕۆژانە بەدایان ڕووداوی جیاجیا لە دەوروبەری ئێوە ڕوودەدات ئەوانە هەر هەمویان هەواڵن بەڵام مەرج نییە هەموو ئەوانە ئەو هەواڵە بن کە لە ڕۆژنامەیان رادیۆ و تەلەڤیزیۆن و ئاژانسەکان بڵاو دەبنەوە بۆیە سەرەتا دەبێت بزانین جارێ هەواڵ چییە. بە زانستیبوونی ڕۆژنامەنووسی وەک پیشەیەک و دانانی چوارچێوەی تیۆری بۆ ئەو کارەوەی کردووە کە لەو بوارەدا دەیان لێکۆڵینەوە و کتێبی جیاجیا بنووسرێن. لە هەر یەک لەو کتێباندا هەوڵ درراوە لە ڕوانگەی جیاوازەوە هەواڵ ڕێپۆرتاژ دیمانە دیزاین و بوارە فراوانەکانی کاری ڕۆژنامەنووسی بە نووسرا و بیسترا و بینراوە پێناسە بکرێن. هەواڵ کەرەسەی خاوی تێکڕای میدیایە لە هەواڵەوەی کە میدیاکان سیاست و تێڕوانینی خۆیان دەخەنە ڕوو. هەواڵ لە ژیانی ڕۆژانەماندا پێگەیەکی گەورەی هەیە هەر کە برادرێکت دەبینی دوای چاکوچۆنی و چاکی کە ئەمەش هەواڵ پرسینا لێی دەپرسی چ باسە یان دەنگ و باس چی هەیە بۆیە لێرەوە پێناسەی هەواڵ دەکەین و اینجا دەچینە سەر ئەو باسەی کە چۆن لە نێو ئەو هەموو ڕووداوەی کە لە دەوروبەرماندا ڕوودەدەن هەواڵی ڕۆژنامەنووسی جیا دەکەینەوە. ڕۆژنامەنووسان و هەواڵنووسانی ئەزموندار و مامۆستایانی بواری ڕۆژنامەنووسی پێناسەی جیاجیا بۆ هەواڵ دەکەن وەک جەیم بلایر کە ڕۆژنامەنووسێکی ئەمریکیە لە کتێبی ڕۆژنامەنووسی خۆیدا دەڵێ هەواڵ بریتیە لە هەر بابەتێک کە ڕوویداوە و جێگای سەرنجی خەڵکە و لە میدیاکاندا بڵاو دەبێتەوە. میچل وی چارلنلی کە مامۆستای کۆلێژی ڕۆژنامەنووسیە لە زانکۆی مینیسۆتای ئەمریکا دەڵێ هەواڵ بریتیە لە جێرانەوەیەکی شیا و پوخت و وردی ڕووداوێک نەک خودی ڕووداوەکە. ئەم پێناسانەی سەرەوە و چەندین پێناسەی دیکە هەن بەڵام پێناسەکەی بلایر ئەو نوقسانیەی هەیە کە ڕەنگ بێ هێشتا شتێک ڕووی نەدابێت بەڵام دیسان دەبێتە هەواڵ. بۆ نمونە سەرۆکی حکوومەتی هەرێم سبەی دەچێتە بەغدا ئەوە هەواڵێکە کە هێشتا ڕووی نەداوە بەڵام بڵاو دەبێتەوە بۆیە بە لەبەرچاوگرتنی پێناسەکان دەکرێ بڵین هەواڵ بریتیە لە جێرانەوە و گواستنەوەی ئەو ڕووداوانەی کە بەهای هەواڵیان تێدایە و لە پرۆسەی بە هەواڵبووندا لەژێر کاریگەری هۆکارە دەرەکی و ناوەکیەکانی دەستگای ڕاگەیاندندا ڕێژەی وەکوخۆیی عینیەت خۆی لەدەست دەدات. ئەم پێناسەیە پێویستی بەشیکردنەوە هەیە تا ئەو کاتێک کە ڕووداوێک نەکەوێتە سەرپەڕەی ڕۆژنامەیەک یان لە یەکێک لە بەشەکانی میدیادا بڵاو نەبوو بێتەوە ناوی لێ ناندرێت هەواڵی ڕۆژنامەنووسی چونکە کاتێ ڕووداوێک ڕوودەدات و دەکرێتە هەواڵ زۆر شتکاری تێدەکەن. بۆ نمونە ڕادەی شارەزایی ئەو ڕۆژنامەنووسەی هەواڵەکە دەگوازێتەوە سیاسەتی ئەو ڕۆژنامەی هەواڵەکە بڵاو دەکاتەوە
ئەو یاسایی لەو وڵاتە حکوم دەکات و هەتا دوایی ئەو کاریگەریە نێوخۆیی و دەرەکیانن کە کار دەکەنە سەر پرۆسەی بە هەواڵبوونی ڕووداوێک. بۆیە لە گواستنەوەی ڕووداوەکاندا و کردنیان بە هەواڵی میدیایی زنجیرەیەک کار و کارلێک ڕوو دەدەن کە هەمویان دەبنە هۆی ئەوەی کە ئەو هەواڵە لە خودی ڕووداوەکە جیاواز بێت. ئەویان لایەنێکی هەواڵە، واتە ئەو لایەنەی کە ڕووداوێک کراوە بە هەواڵ، بەڵام کام ڕووداوە دەکرێتە هەواڵیش خۆی باسێکی دیکەیە. وەک پێشتر گوترا لە دەوروبەری ئێمە بەدایان ڕوودا و ڕوو دەدەن، هەر لە لەدایکبوونی منداڵێکەوە بگرێت تا مردنی پیرەمێردێکی نەناسرا و لە گوندێکی سەرسنوور هەر هەمویان ڕووداون، بەڵام کامانن ئەوانەی دەبنە هەواڵ. لێرەدا دیسان سیاسەتی ناو ڕۆژنامەیان مەزاج و هەست و تێڕوانینی ئەو کەسا کە هەواڵ هەڵدەبژێرێ زاڵ دەبێت. بۆ نمونە لە ساڵیادی کارەساتی هەڵەبجەدا مۆنومنتی شەیدان لەلایەن گەنجەکانی ئەو شارەوە سووتێنرا. هەندێک ڕۆژنامە بە تەواوی وردەکاریەوە ئەو هەواڵیان بڵاو کردەوە و هەندێکی دیکە تەنها وەکو هەواڵێکی کەمبایەق باسییان کرد و هەندێک هەواڵدەری گرنگ هەبوون کە دوای 12 ساعت لە ڕووداوەکە باسییان کرد. نمونەی دیکە زۆرن. هەندێک ڕۆژنامە ڕووداوی گرتنی گەنجێک لەسەر کاری نێربازی بڵاو ناکەنەوە. بە پێچەوانەوە هەندێک ڕۆژنامەی دیکە بە تامەزرۆیەوە لە لاپەڕەی یەکەمی خۆیاندا بڵاوی دەکەنەوە. جیا لەوەش ڕۆژنامەکان و ئاژانس و هەواڵدەریەکان ڕۆژانە بەدایان هەواڵیان بۆ دێت کە لە نێوان ئەوانەدا تەنها هەندێکان بەهای هەواڵیان تێدایە و ئەوانی دیکە دوورن لەو بەهایانەی کە پێویستە لە هەواڵێکدا هەبێت. کەواتە هەڵبژاردننی هەواڵ و ئەو سیاسەتەی کە ڕۆژنامە یان دەستگای ڕاگەیاندن پێڕەوی دەکات یەکێکی دیکەی لەو کاریگەریانەی کە دەکەونە سەر هەواڵ. بۆیە لە پێناسەی سەرەوەدا هەواڵمان بەو شێوەیە پێناسە کرد. بەها هەواڵیەکان ئەم بەهایانەی خوارەوە بەلای کەمەوە لە تێکڕای میدیا و ڕۆژنامەگەری جیهاندا وەک پرەنسیپ حسابیان بۆ کراوە، چونکە لە کۆتاییدا ڕەنگ بێ پێکاتەی کۆمەڵگاکان، ڕژێمەکان و مرۆڤەکانی دنیا تێڕوانین و خواستەکانیان لێک جیاواز بن. بەڵام هەرچۆنێک بێت هەمووان وەک یەک کاریگەریان دەکەوێتە سەر. بە واتایەکی دیکە کاتێک لە وڵاتێکدا کێشەیەکی گەورە ڕوودەدات ئەو کێشەیە سەرنجی دانیشتوانی ئەو وڵاتە بۆ لای خۆی ڕادەکێشێت. ڕەنگ بێت لە سۆماڵ ئەو کێشەیە نەبوونی خۆراک بێت، بەڵام لە کوردستان سوتەمێنی و کارەبا یان شتێکی دیکەیە. کەواتە ئەو پێوەر و پرەنسیپانەی بۆ هەواڵ دانراون کەم تا زۆر لە هەموو شوێنێک وەکو یەکە. ناساندنی ئەم بەهایانە بۆ ئەو کەسانەی کە تازەکارن لە بواری ڕۆژنامەنووسیدا یارمەتیان دەدات بۆ ئەوەی هەواڵ لە ناهەواڵ جیا بکەنەوە و هەروەها لە داڕشتن و ئامادەکردنی هەواڵدا سوود لەو بەهایانە وەربگرن. ئەمانەی خوارەوە بەها هەواڵیەکانن کە ئەگەر ڕووداوێک بەلای کەمەوە یەکێک لەو بەهایانەی تێدا نەبێت ناکرێت پێ بگوترێ هەواڵی میدیایی، هەرچەند زۆر جار ڕوو دەدات کە ڕووداوێک پتر لە یەک بەهای هەواڵی تێدایە. یەک لە خۆگیری یان بەرفراوانی. ئەم بەهایە یەکێکە لە بەها گرنگەکانی هەواڵ، چونکە میدیاکان بۆ زۆرینەی خەڵک کار دەکەن نەک چینێکی دیاریکراو. لە خۆگیری یان بەرفراوانی مانای ئەوەیە کە ڕووداوێک کاریگەری بەسەر زۆرترینی خەڵکدا هەبێت و پەیوەندی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی بەسەر ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی وڵات یان کۆمەلگایەکەوە هەبێت. لە خۆگیری یان بەرفراوانی دەبێتە هۆی ئەوەی کە سەرنجی زۆرترینی خەڵک بۆ لای باسێکرا بکێشرێت و ئەوە جوا دەکات ئەو بابەتە زۆرترین خوێنەر بینەر و بیسەری هەبێت. لە خۆگیری بەپێی جۆرەکانی دوو جۆرە، پۆزەتیڤ و نێگاتیڤ. بەپێی کاتەکانیەوە لە ئێستا و داهاتووی هەیە و کە بۆ هەر یەک لەوانە ئێستا نمونەیەک دەهێنینەوە تا چاکتر لاتان ڕوون بێتەوە. نمونەی یەکەم لە خۆگیری پۆزەتیڤ لە ئێستادا بنزین هەرزان بوو. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بۆ کەمکردنەوەی گوشار لەسەر هاوڵاتیان نرخی بنزین لە 250 دینارەوە بۆ 200 دینار دابەزێنێت. لە کۆبوونەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بڕیاردرا کە لەمە دووە لە تێکڕای بنزینخانەکانی هەرێمی کوردستان بنزین بە نرخی حکومی 200 دینار بدرێتە هاوڵاتیان. وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەیەوە ڕایگەیاند حکوومەت بۆ کەمکردنەوەی گوشار لەسەر هاوڵاتیان ئەو هەنگاوەی هاویشتووە و خۆی ئەو 50 دینارە دەداتەوە کە پێویست بوو هاوڵاتیان بیدەن. نمونەی دووەم لە خۆگیری نێگاتیڤ لە ئێستادا کارەبا کەم بووە. بەپێی خشتەی نوێی دابەشکردنی کارەبای هەرێمی کوردستان کە وەزارەتی کارەبا ڕایگەیاندووە لەمڕۆوە پێدانی کارەبا بە هاوڵاتیان لە 6 ساعت لە شەو ڕۆژێکدا بۆ 3 ساعت کەم کرایەوە. خشتەی نوێی کارەبا کە لەگەڵ دەستپێکردنی وادەی کۆکردنەوەی ئاو لە بەنداوەکانی دوکان و دەربەندیخان ڕادەگەیەنرێت، پێشبینی ئەوەی تێدا کراوە کە لە مانگی داهاتوودا ڕێژەی پێدانی کارەبا لەوەش کەمتر بکرێتەوە. نمونەی سێەم لە خۆگیری پۆزەتیڤ لە داهاتوودا ساڵی داهاتوو یاسای عبور کاری پێدەکرێت. وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند کە لە ساڵی داهاتوودا یاسای عبور
لە تێگرای زانکۆکانی کوردستان کاری پێدەکرێت. نمونەی چوارەم لە خۆگیری نگەتیڤ لە داهاتوودا پێشبینی دەکرێت ساڵی داهاتوو وشکە ساڵی بێت. ناوەندی لێکۆڵینەوەی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان ڕایگەاندووە پێشبینی ئەوە دەکرێت ئەو وشکە ساڵی ئەم ساڵ لە ساڵی داهاتووشدا درێژەی هەبێت. دکتور جەرجیز یۆسف کە سەرۆکی تیمی لێکۆڵینەوەی ناوەندەکەیە دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە هۆتێل پلازا ئەنجامی لێکۆڵینەوەی تیمەکانی ئاشکرا کرد. ئەم چوار نمونەی سەرەوە بۆ لە خۆگیریان بەر فراوانی شێوەکانی ئەو هەواڵانە نیشان دەدەن کە پەیوەندی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان بەسەر ژیانی هاوڵاتیانی کۆمەلگایەکەوە هەیە. 2. ناوبانگ بەگشتی خەڵک حەز دەکەن ئاگایان لە هەڵسوکەوتی کەسە بە ناوبانگەکان بێت. هەمووان بە یەک ئەندازە ناوبانگیان نییە. خەڵکانێکی زۆر بە ناوبانگ هەن کە هەموو دنیادایان ناسێ و کەسانێکیش هەن کە ناسیاوەکانیان لە پەنجەی دەست تێپەڕ نابێت. ناوبانگ وا دەکات کە خەڵک حەز بە زانینی بچووکترین زانیاری لەبارەی ئەو کەسانەوە بکەن. ناوبانگیش دوو جۆری هەیە. ناوبانگی ڕاستەقینە کە ئەو ناوبانگە هی مرۆڤەکان و گیاندارەکانە و ناوبانگی حقوقی کە دامەزراوەکانی وەک نەتەوە یەکگرتوەکان دادگای لاهای و وەزارەت و هەتا دوایی نمونەی ئەو ناوبانگە حقوقیانن. نمونەی یەکەم بۆ ناوبانگی ڕاستەقینە لەبەر توشبوونی بە هەڵامەت سەرۆکی پارلەمان 2 ڕۆژ لە ماڵەوە دەحەسێتەوە. لەگەڵ هاتنی وەرزی سەرما سەرۆکی پارلەمانی کوردستانیش پشکی خۆی لەو هەڵامەت و پەتا پێبڕا کە بە هەرێمی کوردستاندا بڵاو بووە. لە دوێنێەوە سەرۆکی پارلەمانی کوردستان تووشی هەڵامەت و پەسیو بووە و بە پێی گوتەی دکتۆر عیزەدین سەعید پزیشکی ئێشەگر لە نەخۆشخانەی کۆماری شەوی ڕابردوو سەرۆکی پارلەمان گەیەنراوەتە نەخۆشخانەکەیان و لەوێ دەرزی ئارامبەخشی لێدراوە. دکتۆری نێوبراو دەڵێ بە سەرۆکی پارلەمان گوترا کە پێویستە 2 ڕۆژ لە ماڵەوە بحەسێتەوە. نمونەی دووەم بۆ ناوبانگی حقوقی ئاگرێکی بچووک لە باڵەخانەی نەتەوە یەکگرتوەکان کەوتەوە. ئاگرێکی بچووک کە پێشبینی دەکرا بەهۆی قونچکی جگەرەوە بێت لە باڵکۆنی یەکێک لە ژوورەکانی نهۆمی 12هەمی باڵەخانەی نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک کەوتەوە. بە پێی راپۆرتی پۆلیسی نیویۆرک لەو بارەیەوە ئاگرەکە سەعات 12:38 بە کاتی نیویۆرک کەوتوتەوە و دوای 11 دقیقە واتە لە سەعات 12:49 پۆلیسی ئاگرکوژێنەوە گەیشتۆتە شوێنی ڕووداوەکە. 3. نزیکی کورد مەسەلەیەکی هەیە دەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە کەواتە هەر شتێک لێت دوور بێت کەمتر بۆت گرینگە و چەندی شتێک لێک نزیک بێت هێندە بۆت گرنگ دەبێت. دوو جۆر نزیکی هەیە کە دەبێت بە بەهای هەواڵی. یەکەمیان نزیکی جوگرافیایە و ئەوی دیکەیان نزیکی معنەویە. نزیکی ڕۆڵێکی گرنگ دەبینێت لەوەی کە سەرنجی خەڵک بۆ مەسەلەیەک ڕابکێشرێت. چەندی ڕووداوێک لە تۆوە نزیکتر بێت هێندە کاریگەری بۆ سەر تۆ پتر دەبێت. بۆیە لێرەدا بە نمونە هەردوو جۆرەکانی نزیکیتان بۆ ڕوون دەکەمەوە. ئەلف نزیکی جوگرافیایی لە هەموو دنیا هەروایە. خوێنەریان بینەر و بیسەران حەز دەکەن پێشان هەواڵی دەوروبەری خۆیان بزانن ئەوجا بزانن لەولاتری ئەوان چ باسە. چەندی ڕوودا و نزیکتر بێت بەهای هەواڵی نزیکی کاریگەری پتری دەبێت و چەندی دوورتر بێت هێندە لە بەهاکەی کەمتر دەبێتەوە. نمونەیەکی سادە ئەوەیە کە هاتنی لافاو لە گەڕەکی تەیراوای هەولێر بۆ دانیشتوانی هەولێر گرنگترە لە هەواڵی بوومەلەرزەیەک لە تۆکیۆ. ب نزیکی معنەوی دین، بیرروباوەڕ، ڕەگەز، کللتور و زمان و هەتا دوایی لە ئونسورەکانی نزیکین. بۆ کوردێک کە لە سلێمانیدا دەنیشێت ڕەنگ بە مردنی سۆماڵیەک لە برسان زۆر گرنگ نەبێت چونکە بە پێی بەهای هەواڵی نزیکی جوگرافیایی زۆر لێی دوورە. بەڵام ئەگەر لە جیاتی ئەو سۆماڵیە کوردێک لە سۆماڵ لە برسان مردبێت ئەوە گرنگە چونکە هەست بە نزیکی معنەوی دەکات لەگەڵ ئەو کەسە کووردە کە لە سۆماڵ مردووە یان لەگەڵ ئەو کوردەی کە لە بیرمەنگهامی بەریتانیا بەرچەقۆدراوە. 4. گەورەی و فراوانی لە ڕووی ژمارەوە. ئەم بەها هەواڵیە پەیوەستە بە ئامار و ژمارە. دەکرێت ڕێژەی کوژرا و بریندار و زیانی ماڵی بە ژمارە دەرببردرێت یان باسی خێرایی، کێش، پلەی ریختەری، ڕێژەی بارینی بەفر و باران و زۆر شتی دیکە بکرێت. ئەوەش بەهایەکی هەواڵیە و بێ ئەوەی ڕەچاوی سۆز و عاتیفە بکەین دەبێ بڵین کە چەندی ڕێژەی کوژراوی ڕووداوێک تربێت هێندە شانسی بڵاوبوونەوەی هەواڵەکە پترە. بۆ نمونە ئەگەر لە وەرگەڕانی ئۆتۆمبیلێک لە ڕێگای دێگەڵە کۆیە کەسێک جانی لەدەستدا بێت و هاوکات هەمان ڕۆژ لە ڕێگای پردێ کەرکووک ئۆتۆمبیلێکی دیکە وەرگەڕابێت و لەوێ 6 کەس جانیان لەدەستدا بێت ئەوەی دووەمیان سەرنجڕاکێشترە و شانسی بڵاوبوونەوەی پترە. اینجا دیسان لە مەسەلەی ژمارەدا ناوبانگ و نزیکی کە دوو بەهای دیکەی هەواڵین ئەم هاوکێشەی سەرەوە دەبەنە ژێر پرسیارەوە. بۆ نمونە ئەگەر لە ئەنجامی هاتنی لافاو لە کوردستان 13 کەس گیانیان لەدەستدا بێت
و هاوکات لە هەمان ڕۆژ لە هێندستان لە ڕووداوی شەمەندەفەردا 50 کەس گیانیان لەدەستدا بێت بەپێی بەهای هەواڵی نزیکی ئەوەی کوردستان گرنگترە تا ئەوەی لە هێندستان ڕوویداوە. هەرچەندە لەوەی هێندستان ژمارەی قوربانیان پترە، بەڵام بەپێی بەهای هەواڵی نزیکی ئەوەی کوردستان گرنگترە. جیا لە نزیکی مەسەلەی ناوبانگیش کاریگەری دەخاتە سەر ڕێژەوە. بۆ نمونە تەقینەوەی بۆمبێک لە کەرکووک کە بوو بێتە هۆی کوژرانی وەزیری نەوتی عێراقی و جێگرەکەی لەو هەواڵە گرنگترە کە هاوکات بە تەقینەوەیەکی دیکە 25 کەس لە پردێ گیانیان لەدەستدا بێت. لە میدیای ڕۆژئاواییدا ئەم بەها هەواڵیە جێگایەکی تایبەتی هەیە و لە هەواڵەکانی بۆرسە و داهاتی هاوڵاتیان ڕێژەی بێکاری و ئامار لەو بوارە جیاجاکاندا بەکاردەهێنرێت. 5. سەیر و سەمەرەیی. هەموو شتێکی نوێ داهێنان یان ڕووداوێک کە پێشتر قەت ڕووی نەدابێت بەلای مرۆڤەوە گرنگ و سەرنجڕاکێشە. بەو پێش داهێنانەکانی بواری پزیشکی، زانستی، کشتوکاڵی و هەتا دوایی یان مانگیران و خۆرگیران وەشتی لەو بابەتە سەیرن و سەرنجڕاکێشن. نمونەی یەکەم لەدایکبوونی گۆلکێک کە 6 قاچی هەیە. بۆ یەکەم جار لە گوندێکی سنووری کوردستان گۆلکێک لەدایک بووە کە 6 قاچی هەیە و تەندروستیشی لەو پەڕی باشیدایە. ئێوارەی دوێنێ بە هەوڵی تیمێکی پزیشکی ئاژەڵی سنووری پارێزگای سۆران لە گوندی وەسانان مانگایەک گۆلکێکی بوو کە 6 قاچی هەیە. دکتور شەمسەدین عەزیز لەو بارەیەوە گوتی ئەوە یەکەم جارێک کە مانگای گۆلکێکی وای ببێت و تا ئێستا شتی وای ڕووی نەداوە. نمونەی دووەم بێکردنەوەی سینگی دکتۆرێکی کورد توانی نەشتەرگەری پێشکەوتووی دڵ بۆ نەخۆشێک بکات. بۆ یەکەم جار لە نەخۆشخانەی ڕزگاری هەولێر دکتۆرێکی کوردی دەرچووی زانکۆی سەلاحەدین توانی بێکردنەوەی سینگی نەخۆشەکەی نەشتەرگەریەکی سەرکەوتووی دڵ ئەنجام بدات. جیا لەوانەی سەرەوەش جاری وا هەیە خەڵک بە تامەزرۆییەوە چاوەڕوانی ڕوودانی ڕووداوێکن، بەڵام لەبەر هەر هۆیەک بێت ئەوە ئەو ڕووداوە ڕوونادات. بۆ نمونە سەرڕای چاوەڕوانی خەڵک نەوت دابەش نەکرا. بڕیار وا بوو ئەمڕۆ لە تێکڕای وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنی بە ڕێژەی 100 لیتر بۆ هەر خێزانێک نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت. بەڵام نەهاتنی سوتەمەنی لە کەرکووکەوە پرۆسەکەی هەڵۆشاندەوە. پارێزگاری هەولێر و لیژنەی باڵای دابەشکردنی سوتەمەنی لە هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئەوباڵی ئەم نەهاتنیان خستە ئەستۆی حکوومەتی فیدراڵ و وەزارەتی نەوتی عێراقی. 6. پێکدادان و ناکۆکی. پێکدادان و ناکۆکی نێوان مرۆڤەکان، کۆمەلگاکان و وڵاتان هەمیشە یەکێکە لە بەها هەواڵیە گرنگەکان. شەڕی نێوان دوو وڵات، بارگرژی و قەیرانی سیاسی و سەربازی لە نێوان وڵاتان هەمیشە دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکان گیانیان لەدەست بدەن. کاولکاری ڕووبدات و هاوکات قەیرانی ئابووری لە چەشنی برسیەتی و گرانی و زۆر شتی دیکە لە وڵاتێک یان بەشێکی دنیادا دێتەکایەوە. شەڕ و ناکۆکی نێوان ماڵێک و ماڵێکی دیکە ڕووداوێکی کۆمەڵایەتیە کە ڕەنگ بێ لە ئەنجامی لێکنەگەیشتن، تووڕەیی و پێڕەوی لە دابوونەری تێک هاتبێتە کایەوە. هەمان ئەو پێوەرانە ڕێگە دەکەنەوە کە شەڕ لە نێوان عەشیرەتێک لەگەڵ عەشیرەتێکی دیکەیان وڵاتێک لەگەڵ وڵاتێکی دیکەدا ڕوو بدات و بەگژ یەکتریدا بچن. ئەوە لە هەموو حاڵەتێکدا جێگای سەرنج و بایەخی خەڵکە. ئەوەندەی من تێبینیم کردووە بەشی هەرە زۆری میدیای کوردستان لەو 15 ساڵی دواییدا لە کاتی بڵاوکردنەوەی هەواڵدا دوو بەهای هەواڵی زۆر بایەخیان پێدراوە. لە هەواڵەکانی ناوخۆدا جگە لە سەردەمی شەڕی ناوخۆیی بەهای هەواڵی ناوبانگی پۆزەتیڤ کە پتر بریتی بووە لە بڵاوکردنەوەی هەواڵ و چالاکی سەرۆک و سەرکردەکان، هەروەها لە هەواڵەکانی دەرەوەدا پتر بەهای هەواڵی پێکدادان و ناکۆکی جێگای سەرنج بووە. ئەویش بە بڵاوکردنەوەی ئەو هەواڵانەی کە باسییان لە شەڕ و ناکۆکی دیپلۆماسی نێوان وڵاتان کردووە. 7. کاد یان نوێبوونی ڕووداو. کاد یان نوێبوونی ڕووداو ئەگەرچی یەکێکە لە بەهاکانی هەواڵ، لە هەمان کاتدا مەرجی سەرەکی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی هەواڵیشە، چونکە کەم ڕووداو هەیە کە بتوانێت بەبێ ئەوەی بەهای هەواڵی تازەبوونی تێدا بێت ببێ بە هەواڵێکی سەرنج ڕاکێش. کاد یان نوێبوونی ڕووداو بریتیە لە ماوەی نێوانی ڕوودانی ڕووداوێک تا ئەو کاتێک کە وەک هەواڵ بڵاو دەبێتەوە. هەرچەندە ئەو ماوەیە کەمتر بێت هەواڵەکە هێندە گرنگتر دەبێت و چەندی ئەو ماوەیە درێژتر بێت بایەخی ڕووداوەکە کەمتر دەبێت. تازایی لە دیاریکردنی کات کە یەکێکە لە پێکهاتەکانی هەواڵدا دەردەکەوێت و ئەویش بە دەستەواژەی ئێستا چەند دەقیقەیەک بەر لە ئێستا، ئەمڕۆ، دوێنێ، چەند سەعاتێک پێش ئێستا و هەتا دوایی لە ناو هەواڵدا بەدیار دەکەوێت. چەندی هەواڵ نوێتر بێت ئەم دەستەواژانە لە پێشتردا بەکاردێن کە ئەوەش لە بەشی داڕشتنی هەواڵدا بۆ نمونە باز دەکەین. کۆتایی ئەم باسە لە کۆی گشتیدا لە کاتی هەڵبژاردننی ڕووداوێکدا کە بمانەوێ بیکەین بە هەواڵی ڕۆژنامەنووسی ڕەنگە یەک یان چەند بەهای هەواڵی تێدا بەدی بکرێت.
بۆیە نابێت لە بەداداچوونی بەهاکاندا زێدەڕۆیی بکەین و بەهایەک بەسەر ئەوان دیکەدا زاڵ بکەین، هەرچەندە کە تەجروبە دەرکەوتووە کە بەها هەواڵیەکانی نزیکی و لە خۆگیری بە هەموو جۆرەکانیەوە کە پێشتر باسمان لێوەکردن زۆرترین کاریگەریان بەسەر خەڵکەوە هەیە. 3. کۆکردنەوەی زانیاری. کۆکردنەوەی زانیاری قۆناغی دووەمی ئەو سێ قۆناغەیە کە ڕووداوێک دەکاتە هەواڵی ڕۆژنامەنووسی، واتە دوای ئەوەی کە ڕووداوێک لە ناو هەزاران ڕووداودا بەپێی بەهاکانی هەواڵ دەستنیشانکرا کە بکرێتە هەواڵ، ئەوە ئینجا کاری کۆکردنەوەی زانیاری دەست پێ دەکات. بۆ نمونە نرخی 20 لیتر بنزین لە بازای ڕۆژدا لە 15,000 دینارەوە گەیشتۆتە 45,000 دینار. ئەمە تەنها زانیاریەکی سەرەتاییە. دوو بەهای هەواڵی تێدایە کە بریتین لە یەکەم لە خۆگیری و دووەم زۆری و فراوانی. ئەم ڕووداوە لە چه ئاستێکدایە؟ هۆی بەرزبوونەوەی نرخ بۆچی دەگەڕێتەوە؟ حکوومەت ئاگای لێیە یان نا؟ حکوومەت چی دەکات؟ ئایا خەڵک بنزینیان پێ دەکرێت؟ ئەمە کەی وای لێ هاتووە و تاکەی وا دەبێت؟ ئەوانە و دەیان پرسیاری دیکەن کە کاتێ پەیامنێر دەیە ڕووداوەکە بکاتە هەواڵ دەبێ وەڵامی دابنەوە، چونکە ئەوانە پرسیاری ناومێشکی خەڵکن. پەیامنێر دەبێ خۆی لە جێگای خوێنەر یان بیسەری هەواڵەکەی خۆی دابنێت، یەکەم جار بۆ پرسیار و دواتر بۆ وەڵامەکانیان بگەڕێت. چەندی ئەو پرسیار و وەڵامانە کامڵتر بن، قۆناغی دواتر کە داڕشتنی هەواڵە ئاسانترە و ئەو هەواڵی کە بڵاو دەبێتەوە هەمەلایەنترە. بۆیە بۆ ئەمەش ڕێگایەکەیە کە ئەویش بریتیە لەوەی کە لە قۆناغی کۆکردنەوەی زانیاریدا وەڵام بۆ 6 پرسیارە پێکهێنەرەکانی هەواڵ بدۆزرێتەوە. پێکهێنەرەکانی هەواڵ نیوز ئەلێمنتس. هێشتا لە کوردیدا کورتکراوەیەکی جوان بۆ ئەم 6 پێکهێنەرەی هەواڵ نەدۆزراوەتەوە، یان ئەوە تا زمانی کوردی ڕێگای ئەوەی نادات. فارسەکان پێیان دەڵێن 3 دانە کێ و 3 دانە چێ، تورکەکان دەڵێن 5 دانە ئەن و 1 دانە کەی، و لە ئینگلیزیشدا پێیان دەڵێن 5 دانە دەبلیو و 1 دانە هاش. پێکهێنەرەکان بە کوردی ئەمانن: چێ، کوێ، کەی، چی، بۆچی، چۆن. ئەمانە و پرسیارانن کە دەبێت لە هەواڵدا وەڵامیان بدرێتەوە و هەواڵیان لەسەر بنیاد دەنرێت. ئێستاش دێین یەک بە یەک ئەم پێکهێنەرانە بە وردیشی دەکەینەوە و نمونەیان بۆ دێنینەوە. پێکهێنەری چێ؟ ئەم پێکهێنەرەی هەواڵ پەیوەندی بە هۆکارەکانی ناو هەواڵەوە هەیە. ئەم هۆکارانە حەقیقی ڕاستەقینە وەک مرۆڤ یان حقوقیانە وەک دامەزراوەکان، مەرج نییە تەنها بکەر فاعیل بن و زۆر جار کار لێکراون. بۆیە پێویستە ئەوانەی کە لە دروستبوونی ڕووداوێکدا دەستیان هەیە بناسێنرێن، ناوی سیانی، تەمەن، پیشە، پلەی لێپرسراوێتیان لەو زانیارانەی کە پێویستە لە هەواڵێکدا هەبن. نمونەی یەکەم، وەزیری پەروەردە دەڵێت لە ساڵی داهاتوودا تێگڕای پرۆگرامی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی دەگۆڕدرێن. دکتور دڵشاد عەبدوڕەحمان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەیاندا کە ئەمڕۆ لە باڵەخانەی وەزارەتی پەروەردە بۆی ڕێکخرابوو ئاماژەی بە خراپی و ناکارامەوی پرۆگرامەکانی خوێندن کرد. نمونەی دووەم، وەزارەتی ناوخۆی عێراق لە بەیاننامەیەکدا هەواڵی کوژران و برینداربوونی 95 پۆلیسی ڕاگەیاند. ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند کە لە کردەوەیەکی تێرۆریستیدا لە مووسڵ 45 پۆلیسی سەر بە بنکەی حەداسە کوژراون و چلی دیکەش بریندار بوونە. بەیاننامەکە دەڵێ کردەوە تیرۆریستیەکە لە کاتی مەشقی بەیانیانی بنکەی حەداسە و لە ڕێگای ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوی جۆری مازداوە ڕوویداوە. دکتۆر عەلی کازم سەجاد بەڕێوەبەری نەخۆشخانەی ناوەندی مووسڵ ڕایگەیاند کە باری تەندروستی ئەو بریندارانەی کە گەیەنراونەتە نەخۆشخانەکەی ئەوان لە مەترسیدایە. هاوکات لە بەیاننامەیەکدا ڕێکخراوی ئەنسار و سوننا بەرپرسیارەتی ئەو ڕووداوەی لە ئەستۆ گرت. هەروەک لەو نمونانەی سەرەوەدا دەبیندرێت، جاری وایە هەواڵ پتر لە یەک یان دوو پێکهێنەری کەی تێدایە و دەبێ وەڵامیان بدرێتەوە. لە نمونەی دووەمدا چێ بریتیە لە کەسایەتی حقوقی وەزارەتی ناوخۆی عێراق. کەسایەتی حەقیقی دکتۆر عەلی کازم سەجاد بەڕێوەبەری نەخۆشخانەی ناوەندی مووسڵ و هەمدیس کەسایەتی حقوقی ڕێکخراوی تیرۆریستی ئەنسار و سوننا. پێکهێنەری کوێ؟ پێکهێنەری کوێ لە هەواڵدا شوێنی ڕوودانی ڕوودا و دیاری دەکات کە ئەمەش لە بەهاکانی هەواڵدا کە پێشتر باسمان لێکردن بریتیە لە دووری و نزیکی ڕوودا و کە چەند نزیک بێت لە ڕووی جوگرافیەوە هێندە پتر سەرنجی خوێنەریان بیسەری هەواڵ ڕادەکێشێت. زۆر گرینگە کاتێ باسی ڕووداوێک دەکەین بزانرێ ئەو ڕووداوە لەکوێ ڕوویداوە. باو بارانێکی زۆر سلێمانی گرتەوە. شەپۆلێکی نوێی باو باران لە شاری سلێمانی گرتەوە و بە پێی ڕاگەیەنراوی بەڕێوەبەرایەتی کەشناسی ئەوە یەکەم جارە کە بۆ ڕێژە زۆرە باران لە سلێمانی ببارێت. ئەو باو بارانە کە لە ساڵ 6 سەرلەبایانی ئەمڕۆ دەستی پێکردووە بەهۆی خراپی ئاوەڕۆی ناوشار ئاو لەسەر شەقامەکان کۆبۆتەوە و لە هەندێک شوێن
هاتوچۆی ئۆتۆمبیلەکان وەستاوە. ئەوەش لە کاتێکدایە کە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕۆژێکی خۆش بەسەر دەبن. لێرەدا گرینگە بزاندرێت ڕووداوەکە لە سلەیمانی ڕوویداوە و دەکرێت لە درێژەی هەواڵەکەدا وردەکاری پتر سەبارەت بە گەڕەکەکانی ناوشار و ڕاو بۆچوونی خەڵک بنووسرێت. هەندێک جار دەکرێت ئەگەر هەواڵێکمان هەبوو کە تایبەت بوو بە هەرێمی کوردستانەوە و هەموو هەرێمی گرتە بێتەوە خۆمان لە ناوهێنانی شوێنەکان بپارێزین، چونکە ناوەڕۆکی هەواڵەکەمان وای دەردەخات کە بەبەستمان هەرێمی کوردستانە، بە تایبەت ئەگەر ئەو هەواڵە لە لاپەڕەی ناوخۆیی ڕۆژنامەیان لە بۆڵتەنی ناوخۆیی رادیۆ و تیڤیەکاندا بڵاو بوو بێتەوە. بۆ نمونە خەڵک بە بارینی باران خۆشحاڵن. دوای چاوەڕوانیەکی زۆر سەرنجام ئەمڕۆ بەیانی یەکەم بارانی ئەم ساڵباری. دیارە لەمەشدا مەبەست ئەوەیە کە ئەو بارانە لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان باریوە و پێویست ناکات ناوی یەکەیەکەی ئەو شوێنانە ببرێت کە بارانیان لێباریوە. هەرچەندە ئەو زانیارێت تەنها بۆ زانین و جوانکاریە لە هەواڵدا و دەکرێت ڕۆژنامەنووس پشتی پێنەبەستێت. پێکهێنەری کەی پێکهێنەری کەی لە هەواڵدا کاتی ڕوودانی ڕوودا و دیاری دەکات کە ئەوەش بریتیە لە بەهای هەواڵی کات و نوێبوون. کەی باز لە کاتی ڕوودانی ڕوودا و دەکات و چەندی ئەو ڕووداوە زووتر گواسترابێتەوە هێندە بایخی پترە. ئەم پێکهێنەرە کە بەدەستەواژەکانی هەر ئێستا چەند دقیقەیەک بەر لە ئێستا، سەعاتێک بەر لە ئێستا، چەند سەعاتێک بەر لە ئێستا سەر لە بەیانی ئەمڕۆ هەتا دوایی لە هەواڵدا بەدیار دەکەوێت بەکارهێنانی لە بوارەکانی میدیادا جیاوازە. بۆ نمونە ڕۆژنامە ناتوانێت لە هەواڵی خۆیدا بنووسێت هەر ئێستا و زۆر ناشرینە ئەگەر ڕادیۆیەکیش کە سەرە سەعات هەواڵی هەیە لە هەواڵەکەیدا بڵێت دوێنێ و پێرێ. بەکارهێنانی ئەم دەستەواژانە لە هەواڵدا بەپێی بوارەکانی میدیایی لە گۆڕاندان. بۆیە رادیۆ و تیڤی بۆ ئەوەی متمانەی بیسەران و بینەرانیان لەدەست نەدەن پێویستیان بەوە هەیە کەمترین وشەی دوێنێ و پێرێ بەکاربێن و هەوڵ بدەن ڕێگە نەدەن کاتی گواستنەوەی ڕوودا و لەگەڵ کاتی ڕوودانی ڕوودا و لە 12 سەعات تێپەڕێت. خۆ ئەگەر توانیان باشە، ئەگەرنا با ئەو هەواڵە بڵاو نەکەنەوە کە لەو ماوەیەدا تێپەڕی کردووە. نمونە بۆ هەواڵێکی رادیۆیی یان تەلەڤیزیۆنی یان ئاژانسی دەنگوباس کە کەی لە هەواڵەکەدا بناغەی هەواڵەکەیە، پەیامنێرمان چەند دەقیقە بەر لە ئێستا پێی ڕاگەیاندین کە تەقینەوەیەکی بەهێز بارگای سەرۆکوەزیرانی عێراقی هەژاند. لێرەدا تەلەڤیزیۆنەکان یا ئاژانسەکانی هەواڵ بەپەلا ئەم دوو دێرە بڵاو دەکەنەوە و ئینجا لەوێ بەولاوە دقیقە بە دقیقە زانیاری نوێتر و تازەتر دەخەنە سەر هەواڵەکەی پێشویان کە ئەوە جوا دەکات بیسەر یا خێنەری ئەم هەواڵە تا کۆتایی بە دوای هەواڵەکەدا بێت. تازایی و نوێبوونی هەواڵ گەلێک گرینگە و نیشانەی خێرایی و چابووکی پەیامنێر و دەستگای ڕاگەیاندنە. پێکهێنەری چی؟ پێکهێنەری هەواڵی چی پەیوەستە بە بەهای هەواڵیەکانی لە خۆگیری، زۆری و بەرفراوانی و سەیر و سەمەرەکان و ڕێژە. ئەم پێکهێنەرەی هەواڵ ماهیەتی ڕووداوێک دەخاتە ڕوو. چی دەکرێت کۆدتایەک لافاو یان ڕووداوی شەڕێک یانیش ئەوەتە ئەنجامدانی هەڵبژاردن بێت. ئەوەی پێویستە لێرەدا بکوترێت ئەوەیە کە زۆربەی هەواڵەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنەکان و ڕۆژنامەکان بە چی دەست پێ دەکات. بۆ نمونە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان دەستی پێکرد. هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان لە هەرێمی کوردستان بە بەشداری 2,200,000 دەنگدەر دەستی پێکرد. لەم هەڵبژارناندا کە سەر لە بەیانی ئەمڕۆ لە 1400 ناوەندی دەنگدان دەستی پێکردووە، ئەنجومەنی شارەوانی 111 ناوەندی پارێزگا شار و شارۆچکەکان دیاری دەکرێت. هەروەک لەم نمونەیەدا دەبینین محوەری سەرەکی هەواڵەکەمان چی واتە هەڵبژارنەکانە. پێکهێنەری بۆچی؟ ئەگەرچی ئەم پێکهێنەرە بە جۆرێک بە مانای تەفسیری ڕووداوە، بەڵام بە شێوەی گشتی خوێنەریان بیسەر حەز دەکات هۆکاری ڕوودانی ڕووداوێک بزانێت. بۆ نمونە کاتێک گەمیەک لە ئاودا نغرۆ دەبێت لە ئاژانسەکانی هەواڵ یان ڕۆژنامەکانی زانیاری سەرەتایی سەبارەت بە ڕووداوەکە بڵاو دەکرێتەوە، وەک ئەوەی گەمیەکە لەکوێ نغرۆ بووە، ڕووداوەکە سەعات چەند ڕوویداوە، چەند کەس بوونە قوربانی، چەند کەس لە گەمیەکەدا بوونە و هەتا دوایی. بۆیە ڕەنگ بێ لە یەکەم سەعاتەکاندا نەزاندرێت بۆچی ئەو گەمیە نغرۆ بووە، بەڵام دواتر تیمەکانی لێکۆڵینەوە ئاشکرای دەکەن کە ئەوە لە ئەنجامی ئاگرکەوتنەوە بووە، لە بەشی کۆنتڕۆلی گەمیەکە یان تەقینەوەیەک بووە لە ئەمباری گەمیەکەدا یان هەر هۆکارێکی دیکە. کەواتە بۆچی باز لە هۆکاری ڕووداوێک دەکات کە بۆی هەیە هەر ئەو دەمە هۆکارەکەی دیار بێت یان بە پێچەوانەوە، ڕەنگ بێت تاوانێک 10 ساڵی بەسەردا تێپەڕ بێت ئینجا ئاشکرا بێت. پێکهێنەری چۆن؟ پێکهێنەری چۆن بریتیە لە وەسفی ڕووداوێک کە ڕوویداوە. وەسفەکان لە تەلەڤیزیۆندا زۆر گرنگیان نییە، چونکە هەواڵی تەلەڤیزیۆنی
وێنەی لەگەڵدایە و ئەگەر باز لە شیوەنی دایکێک بکەین لە سەرتەرمی کوڕەکەی کە لەلایەن پۆلیسەوە بە هەڵە کوژراوە پێویست ناکات بین وەسفی دەموچاوی ئافرەتەکە بکەین یان بڵێن چی دەکرد. ئەگەر وێنەمان هەبێت دیارە کە دایکەکە شیوەن دەکات و سەر و پرچی خۆی دەڕنوێتەوە و هەتا دوایی. بەڵام ئەگەر هەمان هەواڵ بێوێنە لە ڕۆژنامەدا بڵاو بکەینەوە پێویست دەکات باسی ئەم حاڵەتانە بکەین کە دایکەکە هەی بووە. هەروەها بە هەمان شێوە لە رادیۆش پێویست دەکات وەسفی بایەخی پێ بدرێت. کۆتایی ئەم باسە ئەم پێکهێنەرانەی لەم بەشەدا باسییان لێکرا ئەو پرسیارانن کە لە حەزەینی خوێنەردان. پێویستە وەک پێشتریش گوترا ڕۆژنامەنووس خۆی لە جێگای خوێنەردا بنێت. قەت وا نەزانێت کە مادامەکی لە تەلەڤیزیۆندا بڵاو بۆتەوە کە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسایە پێویست ناکات کاتێ هەواڵەکەی دەنووسێت بە تەواوی پۆتین بە خوێنەرەکەی بناسێنێت. ئەو دەبێ بەردەوام وای دابنێت کە خوێنەرەکەی ئەو هیچ نازانێت و لە ڕێگەی ئەم هەواڵەوە هەموو شتێک لەبارەی ڕووداوێکەوە دەزانێت. هەرچەندە هەندێک جاروارێک دەکەوێت کە 6 پێکهێنەرەکەی یەکیان لە هەواڵدا بەکار نایەت، بەڵام ڕۆژنامەنووس دەبێت ئەو وەڵامەشی هەر لابێت جا چ بەکاری بێنێت یان بەکاری نێنێت. 4. نووسینی هەواڵ. نووسینی هەواڵ یەکێکە لە بەشەهرە گرنگەکانی هەواڵ. هەواڵ کاڵایەکە کە ڕۆژنامەنووس ماوەیەکی زۆر هەوڵی بەدەستهێنانی داوە، ئێستا دەیەوێت بیفرۆشێتە بەرامبەرەکانی. چەندی ئەو کاڵایە جوان بڕازێنرێتەوە و بەدڵی خوێنەرەکانی بێت هێندە باشتر دەفرۆشرێت. خوێندنەوە و تێگەیشتن لەم بەشەدا یەکجار گرینگە، چونکە لێرەدایە کە ڕۆژنامەنووس تەواوی توانای خۆی لە بواری ڕۆژنامەنووسیدا لە مەحەک دەدات. ڕۆژنامەنووسێک کە چەندین ساعات بە کۆکردنەوەی زانیاریەوە خەریک بووە دێتە سەر ڕێخستنی ئەو زانیاریانە. بۆ ئەوە دەبێت ڕۆژنامەنووس بزانێت چەند شێوازی نووسینی هەواڵ هەیە، تایبەتمەندی هەر کام لەوانە چییە و کامیان باشترە. لەم بەشەدا وێڕای تەئکیدکردنەوە لەسەر ئەوەی کە دەبێت و پێویستە ڕۆژنامەنووس زمانی پاراو بێت، هەڵەی زمانەوانی و ڕێنووز نەکات، باسی شێوەکانی داڕشتنی هەواڵ، تایبەتمەندی و باشی و خراپیەکانی دەکەین. 1. جێرانەوەی مێژووی. جێرانەوەی مێژووی ئاسانترین شێوەی نووسینی هەواڵێکە کە بەگشتی ڕۆژنامەنووسێنی تازەکار پێڕەوی لێ دەکەن و تێیدا مەجال زۆرە بۆ ئەوەی ڕۆژنامەنووس بتوانێت مانۆڕ بدات. بۆ نمونە بڕیار وایە سبەی پارلەمانی کوردستان سعات 10 سەر لە بەیانی کۆب بێتەوە و بڕیار لەسەر یاسای وەزارەتی کارەبا بدات و هاوکات متمانە بە 2 وەزیری کابینە بدات کە پێشتر لە سوێندخواردنی حکوومەتدا بەشدار نەبوونە. ئەمانە 2 بڕگەی بەرنامەی دانیشتنی دەیەمی خولی یەکەمی پارلەمانن لە ساڵی 2006دا. پەیامنەی ڕۆژنامە نیو سعاتێک بەر لە وادەی کۆبوونەوەی پارلەمان واتە 9:30 دقە لەو شوێنەی کە بۆ پەیامنێرانی دەستگاکانی ڕاگەیاندن لە ناو هۆڵی پارلەمان دیاریکراوە ئامادە دەبێت و چاوەڕێی دەستپێکردنی دانیشتنەکە دەکات. ئەم چاوەڕوانیە دەبێ هاوکات بە چاوەدێریەوە بێت، واتە لەگەڵ کەشوهەوای ئەو ڕۆژەی پارلەماندا یەک بگرێت، ئاگاداری پێ بەپێی ڕەوتی ڕووداوەکانی دانیشتنەکە بکات. بۆ نمونە ئەگەر دانیشتنەکە 10 دقیقە لە وادەی خۆی درەنگتر دەستی پێکرد لە بەرچاوی بگرێت و ئاماژەی پێ بکات و ئینجا بەم شێوەیە یادداشت هەڵگرێت. دانیشتنی دەیەمی خولی یەکەمی ساڵی 2006 بەرنامەی کار بڕیاردان لەسەر یاسای وەزارەتی کارەبا و هاوکات متمانەدان بە 2 وەزیری کابینە کە پێشتر لە سوێندخواردنی حکوومەتدا بەشدار نەبوونە. سعات 10 دقیقە بە 10 دقیقە دواکەوتنەوە دانیشتنەکە دەستی پێکرد. عەدنان موفتی سەرۆکی پارلەمان دوای ئەوەی لە ڕێژەی ئامادەبووانی یاسایی پارلەمانتاران دڵنیا بوو بە ناوی خوا و گەلی کوردستانەوە دەستی بە قسەکردن کرد. بەرنامەی کاری خوێندەوە و داوای لە سەرۆکی کۆمیسیۆنی یاسایی لە پارلەماندا کرد کە یاسای وەزارەتی کارەبا بخوێنێتەوە. شێروان حەیدەری سەرۆکی کۆمیسیۆنی یاسایی لە پارلەمان یاسای ئامادەکراوی خوێندەوە. یاساکە خرایە دەنگدانەوە و بە زۆرینەی دەنگ لەلایەن پارلەمانەوە پەسەند کرا. هەردوو وەزیری نەوت و وەزیری هەرێم کە پێشتر لەبەر ئامادە نەبوونیان لە ڕاگەیاندنی حکوومەتدا متمانەیان لە پارلەمان وەرنەگرتە بوو لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە پێشکەشی پارلەمان کران. سەرۆکی حکوومەت لە وتەیەکی کووردا تەئکیدی لەوە کردەوە کە ئەم 2 وەزیرانە 2 کەسایەتی لێوەشاون و دوای دیراسەیەکی زۆر بۆ ئەو پۆستانە دەستنیشان کراون و هیوادارە کە پارلەمان متمانەیان پێ بدات. هەردوو وەزیر ئاشتی هەورامی وەزیری نەوت و متحەد مەندەلاوی وەزیری هەرێم بە زۆرینەی دەنگ متمانەیان لە پارلەمانتاران وەرگرت و سوێندی یاسایان خوارد و بەم شێوەیەش دانیشتنەکە کۆتایی پێهات. وەک دەبینین لەم شێوەیەدا یەک بە یەکی ڕووداوەکان لە دوای یەکتری ریس کراون و هیچیان پێش ئەوی دیکەیان نەخراوە و لە داڕشتندا بۆ سەرباسی نوێ دەستەواژەکانی لە سەرەتادا دواتر لە درێژەدا هاوکات هەروەها لە لایەکی دیکەوە بە پێچەوانەوە
هەر لەو چوارچێوەیەدا و هەتا دوایی چەندین سەرە پەرەگرافی دیکە بەکاردێن و ئەم شێوەیەی خوارەوە وەردەگرێت. یاسای وەزارەتی کارەبا و دوو وەزیری کابینە دەنگیان پێدرا. سەر لە بەیانی ئەمڕۆ پارلەمانی کوردستان دانیشتنی دەیەمی خولی یەکەمی ساڵی 2006 ئەنجامدا. بەرنامەی کاری ئەم دانیشتنەی پارلەمانی کوردستان بڕیاردان بوو لەسەر یاسای وەزارەتی کارەبا و هاوکات متمانەدان بە دوو وەزیری کابینە کە پێشتر لە سوێند خواردنی حکوومەتدا بەشدار نەبوونە. سەرەتا سەعات 10 دقیقە بە 10 دقیقە دواکەوتنەوە دانیشتنەکە دەستی پێکرد. دواتر عەدنان موفتی سەرۆکی پارلەمان دوای ئەوەی لە ڕێژەی بە ئامادەبوونی یاسایی پارلەمانتاران دڵنیا بوو بە ناوی خوا و گەلی کوردستانەوە دەستی بە قسەکردن کرد. بەرنامەی کاری خوێندەوە و داوای لە سەرۆکی کۆمیسیۆنی یاسایی لە پارلەمان کرد کە یاسای وەزارەتی کارەبا بخوێنێتەوە. هەر لەو چوارچێوەیەدا شێروان حەیدەری سەرۆکی کۆمیسیۆنی یاسایی لە پارلەمان یاسای ئامادەکراوی خوێندەوە و دواتر یاساکە خرایە دەنگدانەوە و بە زۆرینەی دەنگ لەلایەن پارلەمانەوە پەسەند کرا. اینجا هەردوو وەزیری نەوت و وەزیری هەرێم کە پێشتر لەبەر ئامادەنەبوونیان لە ڕاگەیاندنی حکوومەتدا متمانیان لە پەرلەمان وەرنەگرتە بوو لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە پێشکەشی پارلەمان کران. بەم بۆنەیەوە سەرۆکی حکوومەت لە وتەیەکی کووردا لە بەردەم ئەندامانی پارلەمانی کوردستان تەکیدی لەوە کردەوە کە ئەم دوو وەزیرانە دوو کەسایەتی لێوەشاون و دوای دیراسەیەکی زۆر بۆ ئەو پۆستانە دەستنیشان کراون و هیوادارە کە پارلەمان متمانەیان پێ بدات. لە کۆتاییدا هەردوو وەزیر ئاشتی هەورامی وەزیری نەوت و مدحەد مەندەلاوی وەزیری هەرێم دوای نزیکەی مانگێک لە ڕاگەیاندنی کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێم بە زۆرینەی دەنگ متمانیان لە پارلەمانتاران وەرگرت و سوێند و یاسایان خوارد و بەم شێوەیەش دانیشتنەکە کۆتایی پێهات. لەم شێوە داڕشنەدا وەک دیارە گۆڕانێکی ئەوتۆ بەسەر یادداشتەکاندا نەهاتووە، تەنها ئەوەندە نەبێ هەندێک وشە بۆ جوانکاری و ڕەوانبێژی زیادە کراوە. ئەم شێوازە بۆیە ناونراوە گێرانەوەی مێژووی چونکە پاش و پێش بە بابەتەکان ناکرێت. میدیا حیزبیەکانی کوردستان بەو جیاوازیەی کە کەسایەتیە سیاسیەکان پێش ڕووداوەکان دەخەن هەر هەمویان پابەندی ئەم شێوازن. هەروەک پێشتر باس کرا ئەم شێوازە بۆ ئەو کەسانەی کە تازە پێدنێنە بواری نووسینی هەواڵەوە زۆر باشە بە مەرجێک تا هەتایە لەسەری بەردەوام نەبن. چونکە لەم شێوازەدا زانیاریەکان بەپێی گرنگیان لە هەواڵدا لە دوای یەکتری ریز نەکراون و دیا لەوەی ڕادەی سەرنجڕاکێشی تێدا کەمە ئەگەر بێت و هەواڵێکی لەم چەشنە لە ڕۆژنامەدا لەبەر نەبوونی جێگە لە لاپەڕادا هەندێکی لێ بقرتێنرێت ئەوە هەواڵەکە هیچ زمانایەکی نامێنێت. ڕەنگ بێ ئێستا بڵێن ئەی چارە چییە؟ بەڵام هەواڵ نووسین هەرەو شێوازەی نییە و چەندین شێوەی دیکەی داڕشتن هەیە کە بە قەناعەتی من گرنگترینیان هەرەمی سەراوبنە کە ئێستا باسی دەکەین و چارەسەری ئەو حاڵەتە دەکات و ڕادەی سەرنجڕاکێشی زۆرترە. دوو هەرەمی سەراوبن لە شێوازی جێرانەوەی مێژوویدا دیتمان کە ڕووداوەکان نەک بە پێی گرنگیان بەڵکە بە پێی مێژووی ڕوودانیان دەجێڕدرانەوە. بەڵام لەم شێوازەدا بە پێچەوانەوە گرنگترین بەشەکانی هەواڵ لە سەرەتادا دێن و تا لە کۆتایی هەواڵ نزیک دەکەوینەوە گرنگی بابەتەکان کەمتر دەبێتەوە. ئەگەر هەر ئەو هەواڵەی لەسەرەوە بە شێوازی هەرەمی سەراوبن بنووسینەوە ئەمەی خوارەوەی لێ دەردەچێت. یاسای وەزارەتی کارەبا و دوو وەزیری کابینە دەنگیان پێدرا. دوای نزیکەی مانگێک لە ڕاگەیاندنی کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای وەزارەتی کارەبا و وەزیرەکانی نەوت و هەرێم ئاشتی هەورامی و مدحەد مەندەلاوی متمانیان لە پارلەمان وەرگرت. پارلەمانی کوردستان لە دانیشتنی ئاسایی خۆیدا کە سەرۆک وەزیران نێچیروان بارزانی بۆ پێشکەشکردنی وەزیرەکانی بە پارلەمانتاران تێیدا ئامادە ببوو ئەمڕۆ بە 10 دقیقە دواکەوتن لە وادەی ڕاگەیەندرا و واتە لە 10 دقیقەی پێش نیوەڕۆ کۆبووە. دوای خوێندنەوە و پەسەندکرانی یاسای وەزارەتی کارەبا سەرۆک وەزیران لە وتەیەکیدا لە بەردەم پارلەمانتاران بەرگری لە کەسایەتی وەزیرەکانی کرد و داوای لە پارلەمانتاران کرد کە دەنگی متمانەیان پێ بدەن. ئەم دوو وەزیرە لە کاتی ڕاگەیاندنی کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێم ئامادە نەبوون. بە زۆرینەی دەنگ متمانەیان لە پارلەمانتاران وەرگرت و سوێندی یاساییان خوارد. هەروەک لەم شێوازەدا دیارە زانیاریەکان پاش و پێشیان پێکراوە و بە پێی گرنگیان لە هەواڵەکەدا هاتوون. بۆیە تا لە کۆتایی هەواڵ نزیکتر دەبینەوە گرنگی زانیاریەکان کەمتر و کەمتر دەبێتەوە. بۆ زۆر بە ئاسانی دەکرێت هەواڵەکە بە پێی ویست کورتتر و کورتتر بکرێتەوە و هیچ زیانێک بە مەبەستی سەرەکی ناگات. ئەم شێوازەیەکێکە لە باشترین شێوازەکانی نووسینی هەواڵ و زۆرترین بەکاربردنی لە میدیا و ڕۆژنامەکانی جیهاندا هەیە. باشیەکانی ئەم شێوازە ئەوەیە کە بەڕاستی خوێنەر ماندوو ناکرێت و
هەر لە سەرەتاوە زانیاری دەدرێتێ. ئەگەر هەواڵەکەی بەدڵ بوو ئەوە تا کۆتایی دەیخوێنێتەوە، بەڵام لە شێوازی جێرانەوەی مێژوویدا بۆ ئەوەی خوێنەر زانیاری دەست بکەوێت دەبێت تا کۆتایی هەواڵەکە بخوێنێتەوە. ئەمە تەنها بۆ خوێنەر سوودی نییە، بگرە مەهارەت و لێوەشاوایی ڕۆژنامەنووسیش بەدیار دەکەوێت. یەکەمیان لەوەی کە چۆن زانیاری پلەیەک هەڵدەبژێردرێت، و دووەمیان کورت و بخوت بۆیان نووسێتەوە. هەروەها کاری ڕۆژنامەنووس لە هەڵبژاردننی ناونیشانی هەواڵ عنوان ئاسانتر دەکات، چونکە ناونیشانی پێویست بۆ ناونیشانی هەواڵەکە لە لیت دوای ئەم بەشە بە شێوەیەکی زۆر چڕوپڕ دێمە سەر باسکردنی لیت بە هەموو جۆرەکانیەوە کە لە هەواڵەکەدا هەیە و بە پێچەوانەوە دەبێت هەموو هەواڵەکە بخوێنێتەوە تا ناونیشانێک بۆ هەواڵەکەی هەڵبژێرێت. 3. جێرانەوەی مێژووی بەلیدەوە. ئەم شێوازە کە لێکدراوی هەردوو شێوازی پێشووە بەو واتایی کە هەم لیدی تێدای و هەمیش ڕووداوەکان بە پێی ڕوودانیان لە هەواڵەکەدا هاتوون. بۆ نمونە یاسای وەزارەتی کارەبا و دوو وەزیری کابینە دەنگیان پێدرا. دوای نزیکەی مانگێک لە ڕاگەیاندنی کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان، یاسای وەزارەتی کارەبا و وەزیرەکانی نەوت و هەرێم ئاشتی هەورامی و مەدحەد مەندەلاوی متمانیان لە پارلەمان وەرگرت. سەرلەبانی ئەمڕۆ پارلەمانی کوردستان دانیشتنی دەیەمی خولی یەکەمی ساڵی 2006 ئەنجامدا. بەرنامەی کاری ئەم دانیشتنەی پارلەمانی کوردستان بڕیاردان بوو لەسەر یاسای وەزارەتی کارەبا و هاوکات متمانەدان بە دوو وەزیری کابینە کە پێشتر لە سوێند خواردنی حکوومەتدا بەشدار نەبوونە. سەرەتا سەعات 10 و بە 10 دقیقە دواکەوتنەوە دانیشتنەکە دەستی پێکرد. دواتر عەدنان موفتی سەرۆکی پارلەمان دوای ئەوەی لە ڕێژەی ئامادەبوونی یاسایی پارلەمانتاران دڵنیا بوو بە ناوی خوا و گەلی کوردستانەوە دەستی بە قسەکردن کرد. بەرنامەی کاری خوێندەوە و داوای لە سەرۆکی کۆمیسیۆنی یاسایی لە پارلەماندا کرد کە یاسای وەزارەتی کارەبا بخوێنێتەوە. هەر لەو چوارچێوەدا شێروان حەیدەری سەرۆکی کۆمیسیۆنی یاسایی لە پارلەمان یاسای ئامادەکراوی خوێندەوە و دواتر یاساکە خرایە دەنگدانەوە و بە زۆرینەی دەنگ لەلایەن پارلەمانەوە پەسەند کرا. اینجا هەردوو وەزیری نەوت و وەزیری هەرێم کە پێشتر لەبەر ئامادە نەبوونیان لە ڕاگەیاندنی حکوومەتدا متمانان لە پارلەمان وەرنەگرتە بوو لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە پێشکەشی پارلەمان کران. بەم بۆنەیەوە سەرۆکی حکوومەت لە وتەیەکی کووردا لە بەردەم ئەندامانی پارلەمانی کوردستان تەئکیدی لەوە کردەوە کە ئەم دوو وەزیرانە دوو کەسایەتی لێوەشاون و دوای دیراسەیەکی زۆر بۆ ئەو پۆستانە دڵنیشان کراون و هیوادارە کە پارلەمان متمانەیان پێ بدات. لە کۆتاییدا هەردوو وەزیر ئاشتی هەورامی وەزیری نەوت و مدحەد مەندەلاوی وەزیری هەرێم دوای نزیکەی مانگێک لە ڕاگەیاندنی کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێم بە زۆرینەی دەنگ متمانیان لە پارلەمانتاران وەرگرت و سێندی یاسایان خوارد و بەم شێوەیەش دانیشتنەکە کۆتایی پێهات. هەروەک لە هەواڵەکەدا دیارە سەرەتا کورتکراوەیەکی تەواوی ڕووداوەکە لە سەرەتادا هاتووە کە پێی دەگوترێت لیت و دواتر ڕووداوەکە بە تەواوەتی جێڕدراوەتەوە. تایبەتمەندی ئەم شێوازە ئەوەیە کە سەر ڕای ئەوەی لە سەرەتادا ڕووداوەکە بە خوێنەر ناسێنراوە دواتر بە تەواوی وردەکاریەوە ڕووداوەکە جێڕدراوەتەوە. وەک لە پێشتریشدا گوترا، خراپی ئەم شێوازە ئەوەیە کە کاتێک ناچار بیت لەبەر نەبوونی شوێن لە ڕۆژنامەکەتدا پەرەگرافێک لە هەواڵەکە لابەریت، هەواڵەکە مانای خۆی لەدەست دەدات. 4. گەڕانەوە بۆ دواوە. لەم شێوازەدا کە پتر بۆ نووسینی هەواڵی کورت بەکاردێت، سوود لە ڕابردووی باسێک یان ڕووداوێکی پەیوەندیدار وەردەگیرێت بۆ گرنگیدان بە ڕووداوێکی دیکە. هەروەها چونکە هەواڵەکە کورتە یان درێژەی ڕووداوێکی بەر لە خۆیەتی دەبێت سوود لەم شێوازە وەربگیردرێت. بۆ نمونە لە ئەنجامی بوومەلەرزەیەک کە لە پاکستان ڕوویداوە لە ڕۆژی یەکەمدا 40 کەس بوونە قوربانی، ڕۆژی دووەم دەگوترێت تەرمی 5 کەسی دیکە دۆزراوەتەوە. بۆیە هەواڵی دووەم کە دێت کورتە و دەبێت سوود لە ڕابردووی هەواڵ وەربگیردرێت. نمونەی ئەم هەواڵە ژمارەی قوربانیانی بوومەلەرزەکەی پاکستان ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە. ژەنەڕاڵ سەیفەدین محەممەد سەرۆکی تیمی فریاگوزاری بوومەلەرزەکەی پاکستان وێرای ڕاگەیاندنی بەردەوامی گەڕانیان گوتی کە ئەمڕۆ تەرمی 5 کەسی دیکەیان لە پاژماوەی بوومەلەرزەکەی ڕۆژی 13 مانگ دۆزیوەتەوە و بەمەش ژمارەی قوربانیەکان گەیشتوتە 45 کەس. ڕۆژی چوارشەممەی ڕابردوو بوومەلەرزەیەک بە هێزی 7 پلەی ریختەری شارەکانی کووەیتە و کەراچی باشووری ڕۆژهەڵاتی پاکستانی لەرزاند و هەتا دوایی. هەروەک لەم هەواڵەدا دەبینرێت زانیاری نوێ کەمە و دەبێت بۆ ڕاگەیاندنی گرنگی هەواڵەکە ڕابردووی هەواڵەکە نوێ بکرێتەوە. هاوکات ئەمە یەکێکە لە پرەنسیپەکانی هەواڵنووسی کە پێویستە تاقیبی ڕوودا و بکرێت و زانیاری پتر بدرێتە خوێنەر. 5. شێوازی شیکردنەوەیی.
ئەمە یەکێکە لە شێوازەکانی نووسینی هەواڵ کە زۆر بەکەمی بەکاردێت و لە میدیاکاندا زۆر بەرچاو ناکەوێت. ئەم شێوازە بریتیە لەوەی کە لە ڕابردووی ڕووداوێک دەژێڕێتەوە و هەوڵ دەدرێت ڕووداو بە خوێنەر بناسێنرێت و ڕەهەندەکانی باسییان لێوە بکرێت. ئەگەرچی بەکارهێنانی ئەم شێوازە وەک ئانالیز وایە، بەڵام خۆی لە خۆیدا یەکێکە لە شێوازەکانی نووسینی هەواڵ. بۆ نمونە پارلەمان لە بارودۆخی زیندانەکانی کوردستان ناڕازیە. سەرۆکی کۆمیسیۆنی مافی مرۆڤ لە پارلەمانی کوردستان عەزیز زەباری دەڵێ وەزارەتی ناوخۆ لە مەسەلەی زیندانیەکانی کوردستاندا هاوکاری پارلەمان ناکات و شێوازی مامەڵەی ئاسایش و پۆلیس لەگەڵ زیندانیەکاندا نامبرۆڤانەیە. لە دانیشتنی ئەمڕۆی پارلەمانی کوردستاندا لیژنەی مافی مرۆڤی پارلەمانی کوردستان راپۆرتی خۆی لەبارەی بارودۆخی زیندان و زیندانیەکان لە هەرێمی کوردستان خوێندەوە کە تێیدا ڕەخنەی تون لە وەزارەتی ناوخۆ گیراوە و بە پێشێلکردنی مافی مرۆڤ تۆمەتبار کراوە. لە 2 ساڵ بەر لە ئێستاوە وەزارەتی ناوخۆ بەڵێندا بوو کە لە مامەڵەی خۆیان لەگەڵ زیندانیەکاندا پابەندی بنەماکانی مافی مرۆڤ بن. عەزیز زەباری سەرۆکی کۆمیسیۆنی مافی مرۆڤ لە پارلەمانی کوردستان گوتی زیندانەکان هیچ مەرجێکی تەندروستیان تێدا بەدی ناکرێت. ئەو قسەی عەزیز زەباری لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو بڕی 30 میلیارد دینار لە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نۆژەنکردنەوە و دروستکردنی بینایی زیندان بە شێوەی مۆدێرن و تەریب لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان تەرخان کرابوو. دوای خوێندنەوەی راپۆرتەکەی کۆمیسیۆنی مافی مرۆڤی پارلەمانی کوردستان بڕیاردرا کە ڕۆژی سێشەممەی داهاتوو 13 ئایار جیا لە وەزیری ناوخۆ و هەتا دوایی. ئەم شێوانەی کە ڕەش کراون لە ناوەڕۆکی هەواڵدانین و ئەوەشی کردنەوە و جۆرێکە لە گەڕانەوە بۆ دواوە کە لە هەمان کاتدا تەئکیدن لەسەر راپۆرتەکەی مافی مرۆڤی پارلەمان. 6 کۆتایی سەرنجڕاکێش. لەم شێوازدا هەوڵ دەدرێت کە گرەی هەواڵ لە کۆتاییدا بکرێتەوە، واتە لەم شوێنەی کە هەواڵ کۆتایی پێدێت زانیاری کۆتایی بە شێوەیەکی سیر و سەرنجڕاکێش دەدرێتە خوێنەر. ئەم هەواڵانەی کە بەهای هەواڵی سیر و سەمەرەیی تێدا بەدی دەکرێت بەم شێوازە بنووسرێن. بۆ نمونە لەدایکبوونی گۆلکێک کە 6 قاچی هەیە. بۆ یەکەم جار لە گوندێکی سنووری کوردستان گۆلکێک لەدایک بووە کە 6 قاچی هەیە و تەندروستیشی لەو پەڕی باشیدایە. ئێوارەی دوێنێ بە هەوڵی تیمێکی پزیشکی ئاژەڵی سنووری پارێزگای سۆران لە گوندی وەسانان مانگایە گۆلکێکی بوو کە 6 قاچی هەیە. دکتور شەمسەدین عەزیز لەو بارەیەوە گوتی ئەوە یەکەم جارە کە مانگا گۆلکێکی وای ببێت و تا ئێستا شتی وا ڕووی نەداوە. اینجا لە هەمووی سێرتر ئەوەیە کە دایکی گۆلکەکە لە منداڵەکەی خۆی دەترسێت و ئامادە نییە شیری بداتێ و خاوەنی مانگاکە بە مەمکەمژەی منداڵان شیر دەداتە گۆلکەکە. هەروەک دەبینین ئەم هەواڵەم لە سەرەتای باسەکە وەک نمونەیەک هێنابەوە، بەڵام کۆتاییم پێی نەهێنابوو. لەم باسەتا کۆتاییەکی سەرنجڕاکێشم بۆ نووسی تا بزاندرێت چۆن کۆتایی سەرنجڕاکێش دەنووسرێت. کۆتایی ئەم باسە نووسینی هەواڵ بە هەر یەک لەو شێوازانە بێت ئەگەر بە زمانێکی ڕەوان و سادە نەنووسرێت هیچ بەهایەکی نابێت. بەواتایەکی دیکە دەمەوێت پێتان بڵم گرنگ شێوازەکان نین و بگرە پێویستە هەواڵ نووس بتوانێ بە کەمترین وشە لەو هەزاران وشەیە کە دەیانزانێ بە شێوەیەکی ڕاست و دروست لە ڕووی ڕێنووس و دەستوری زمانەوە هەواڵدا ڕێژێت، ڕەچاوی خاڵبەندی و سەرە پاراگراف و کەوانە و هەتا دوایی بکات. ئەگەرچی لە بەشەکانی داهاتوودا تر و بە شێوەیەکی بەرفراوانتر باسی داڕشتنی هەواڵتان بۆ دەکەم، بەڵام پێم باشە بزانن کە زمان یەکێکە لە گرنگترین بنەماکانی کاری هەواڵ نووسی. 5 لیدی هەواڵ. لید و گرنگی لید. لید گرنگترین بەشی هەواڵ یان پوختەی گرنگترین بەشەکانی هەواڵێکە کە هەروەک پێشتر دیتان لە سەرەتای شێوازی نووسینی هەرەمی پێچەوانە و شێوازی مێژووی بە لیدەوە هات. لید لە هەموو بەشەکانی میدیادا گرنگە. لە ڕۆژنامەکاندا دوای ناونیشانی هەواڵ لید کە کەمێک تۆختر لە ڕەنگی ناوەڕۆکی هەواڵ نووسراوە سەرنجی خوێنەر ڕادەکێشێت. هەروەها لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکانیش بەر لەوە درێژەی هەواڵەکان بخوێندرێتەوە پوختەیەکی هەواڵ دەخێندرێتەوە کە ئەوە لیدە. لید دەواازەی هەواڵە و ئەگەر بێت و بە کورتی و بە وشەی کاریگەر نووسرابێت دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خوێنەر ناچار بێت هەواڵەکە بخوێنێتەوە. هەر بۆیە لە پێناسەی لیددا فەڕەنسیەکان دەڵێن پەلاماردانی خوێنەر لە ڕێگەی وشەوە. ڕەنگ بێ ئێستا پرسن جیاوازی لید لەگەڵ پێشەکیدا چییە؟ لید و پێشەکی بەوە لێکجیا دەکرێنەوە کە لە پێشەکیدا کە لە شێوازی جێرانەوەی مێژووی بۆ هەواڵ دەنووسرێت بەهایەکی هەواڵی ئەوتۆ بەدی ناکرێت و تەنها بیانوویەکە بۆ دەست پێکردنی هەواڵ و ئەگەر خوێنەر بیخوێنێتەوە ناتوانێت بەو چەند ڕستەیە شتێکی ئەوتۆی لە ناوەرۆکی هەواڵ دەست بکەوێت
کەچی بە پێچەوانەوە لە لیددا خوێنەر تەنانەت بێ ئەوەی درێژەی هەواڵ بخوێنێتەوە سەرەداوێکی دەست کەوتووە. ئێستا ئەوەتان بە نمونە بۆ ڕوون دەکەمەوە. نمونە بۆ پێشەکی: 1. ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرۆک و جێگیری سەرۆک پارلەمانی کوردستان کۆبووە. 2. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا تیشکی خستە سەر کێشە و کاروبارە ناوخۆیەکانی کوردستان. نمونە بۆ لید: 3. لە تازەترین بڕیاری حکوومەتی هەرێمدا لەمە 200,000 دەرماڵەی مەترسیداری بۆ پەرستیاران خەرج دەکرێت. 4. سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە بە هەموو هێز و تواناوە بەرەنگاری سوپای تورکیا دەبێتەوە و ڕێگە نادات پێ بنێتە خاکی کوردستانەوە. زۆر بە ئاسانی جیاوازی نێوان لید و پێشەکی بەم نمونانەی سەرەوە دەردەکەوێت. وەک دەبینن لە نمونەی 3 و 4دا تەنانەت ئەگەر خوێنەر بە دوای ناوەرۆکی هەواڵ نەکەوێت پامێکی گرنگی پێگەیشتووە و ناچارە بزانێت دوای ئەوە چی دێت. بەڵام لە نمونەی 1 و 2دا خوێنەر هیچ سەرەدایەک بەدی ناکات و بۆی هەیە هەواڵەکە نەخوێنێتەوە. قەبارەی لید دەبێت چەند درێژ بێت، چی تێدا بێت و چۆن نووسرا بێت. ئەوانە ئەو پرسیارانن کە وەڵامەکانیان لای ڕۆژنامە نووسان جیاوازە. سەبارەت بە قەبارەی لید واتە درێژی و کورتی لید لە هەواڵدا هەندێک پیان وایە کە دەبێت لید لە ڕستەیەک پتر نەبێت. هەندێکی دیکە پیان وایە کە بەلای کەم ڕستەیەک و بەلای زۆرەوە لە 3 ڕستە پتر نەبێت. جیا لەو پیاوانانە هەندێکی دیکە بە وشە پێوانەی کورتی و درێژی لیدیان کردووە و دەڵێن کەوا باشە لید لە 30 وشە کەمتر و لە 66 پتر نەبێت. هەریەک لەو بیرۆڕانە لە شوێنی خۆیان ڕاستن، بەڵام لە حەقیقەت داوا باشە ڕۆژنامەنووس خۆی بە یاسای و ڕێسای لەم چەشنەوە نەبەستێتەوە. درێژی و کورتی لید بە هەواڵەوە بەندە کە دەبانەوە بینووسین. بۆ نمونە بۆ هەواڵێکی چواردێڕی ناتوانین 30 وشە لید بنووسین. نمونە: وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان حوسێن عەلی ئەمڕۆ لە کاتێکدا کە دەچووە سەرکاری خۆی لە شەقامی هەڵەبجە لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە درایە بەردەستڕێژی گولە و بە سەختی بریندار بوو. ئەم لیدە پێکاتووە لە 31 وشە و لەو هەواڵەیدا کە لەم کاتەدا دەینووسین ڕەنگ بێ زانیاری دیکە هەر ئەوەندە هەبێ کە وەزیر لە نەخۆشخانەی فریاکەوتنە و باری تەندروستی باشە و هەتا دوایی، کەواتە هەواڵەکەمان کورتە، بۆیە دەکرێت لە هەواڵێکی وەهادا لیدێکی لەم شێوەیە بنووسین. لە ناو جەرگەی هەولێر هەوڵی تیرۆرکردنی حوسێن عەلی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان درا و وەزیر بە سەختی بریندار کرا. ئەمڕۆ چەند چەکدارێکی نەناسراو لە شەقامی هەڵەبجە کە کەوتۆتە ناوەندی هەولێر و لە چەند سەد مەتری باڵەخانەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە تەقەیان لە کاروانی ئۆتۆمبیلەکانی وەزیری ناوخۆ کرد و لە ئەنجامدا وەزیر بە سەختی بریندار بوو. بەپێی دوایین هەواڵ وەزیری ناوخۆ ئێستا لە نەخۆشخانەی کۆماری هەولێرە و باری تەندروستی باشە. لیدی ئەم هەواڵە تەنانەت ئەگەر کەمێک لەوە درێژتریش بێت واتە لێدوانی دکتۆرێک یان بەرپرسێکی وەزارەتی ناوخۆشی بەدواوە بێت لیدێکی گونجاوە کە بە 18 وشە نووسراوە و کۆی ڕووداوێکی تێدا کورت کراوەتەوە. نە 3 ڕستەیە و نە 30 وشەشە، کەواتە خۆبەستنەوە بە ڕستە و وشە باش نییە. بنەماکانی نووسینی لید: لەبەر ئەوەی لید پوختەی گرنگترین بەشەکانی هەواڵێکە و پێویستە لەوێەوە سەرنجی بەرامبەرەکان واتە خوێنەرانی خۆمان ڕاکێشین، دەبێ بەر لەوەی لید بۆ هەواڵێک بنووسین چەند پرسیارێک لە خۆمان بکەین. 1. گرنگترین بەهای هەواڵی ڕووداوەکە کامەیە؟ 2. بەرامبەرەکان خوێنەران و بیسەرانی هەواڵەکەمان چ کەسانێکن و چ شتێک بەلای ئەوانەوە گرینگە؟ 3. لە کام دەستگای ڕاگەیاندن کار دەکەین و سیاسەت و تێڕوانینی چییە؟ 4. چۆن دەتوانین بە کەمترین وشە زۆرترین زانیاری بدەین بە خەڵک؟ دوای وەڵامدانەوەی ئەو پرسیارانە هەوڵ دەدەین کە: 1. بە وشەی سەرنجڕاکێش، زیندوو و وروژێنەر گرنگترین بەشی هەواڵ بۆ خوێنەر بنووسین. 2. خۆمان لە نووسینی شتی لاوەکی و کەمبایەخ لە ناو لیددا پارێزین. 3. ئەو بابەتەی کە ڕوون نەبێ یان شتێکی گشتی بێت لە لیددا نەینووسین. 4. ئەگەر هەواڵەکەمان نوێ بێت و کەس پێش ئێمە پێی نەگەیشت بێت دەکرێت لە رادیۆ، تەلەڤیزیۆن و ئاژانسدا بەهای هەواڵی کات بە دەستەواژەکانی هەر ئێستا، چەند دەقیقەیەک بەر لە ئێستا، سعاتێک بەر لە ئێستا و هەتا دوایی هەواڵەکەمان دەست پێ بکەین. 5. لە رادیۆ و تەلەڤیزیۆن و ئاژانسدا تا بۆمان بکرێت ئەگەر هەواڵەکەمان کۆم بوو وشەی دوێنێ و پێرێ و هەتا دوایی دەست بە هەواڵ نەکەین و چونکە کاریگەری خراپ بەسەر سایکۆلۆژیەتی بینەر و بیسەردا دەبێت. 6. ئەگەر ئەو کەسانەی لە ناو لیددا ناویان دەهێنین کاریان لە ناو زەینی خوێنەرانماندا جێگیر نەبوو بێت دەبێت ئەو کەسانە پێناسە بکرێن، واتە کاتێک دەنووسین بان کیمۆن دەبێت بنووسین سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان. جۆرەکانی لید لە ڕووی ناوەرۆک و پێکهاتەوە بەسەر چەند جۆرێکدا دابەش دەبێت. بە خوێندنەوەی ئەم بەشە دەتوانن هەم فێری نووسینی جۆرەکانی لید بن و هەمیش بتوان جۆرەکانی لید لە یەکتری جیا بکەنەوە. ئەلف لید لە ڕووی ناوەرۆکەوە. لیدەکان لە ڕووی ناوەرۆکەوە 3 جۆرن: لیدی پڕناوەرۆک، لیدی بێناوەرۆک و لیدی گونجاو. 1.
لیدی پڕناوەرۆک ئەو جۆرە لیدەیە کە بەگشتی ڕۆژنامە نووسە تازەکارەکان بەکاری دێن و هەوڵ دەدەن تەواوی وردەکاریەکانی ڕووداوێکی تێدا کۆ بکەنەوە. بۆ نمونە بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلێکی جۆری بەرازیلی ڕەنگی سپی بە ژمارە 12345 هەولێر کە مامەد وەستمان 34 ساڵ لی دەخوڕی لەگەڵ سۆپەرێکی سووری ژمارە 2345 سلێمانی کە حەمەدەمین شێخە 35 ساڵ لی دەخوڕی دوو لە سەرنشینانی ئۆتۆمبیلی بەرازیلی بە ناوەکانی ڕەزا عەلی 13 ساڵ و فاتمە ساحب 23 ساڵ بریندار بوون. وەک لەو نمونەیەدا دەبینین ئەوە لیدێکی یەکجار درێژ و پڕناوەرۆکە و هیچ وردەکاریەکی ئەو تۆ نەماوە ڕۆژنامەنووس لە بەشەکان و پەرەگرافەکانی دواییدا باسییان بکات و بەواتایەکی دیکەدا خۆی چەک کردووە. بۆیە نووسینی ئەو جۆرە لیدە هیچ گونجاو نییە و خوێنەر ماندوو دەکات و تەنانەت دوور نییەوە بکات واز لە خوێندنەوەی هەواڵەکە بێنێت. 2. لیدی بێناوەرۆک لیدێکە کە بە پێچەوانەی لیدی پڕناوەرۆک ناوەرۆکی نییە و هیچ بەشێکی گرنگی هەواڵ بەهای هەواڵی تێدا نییە و زانیاری لەبارەی پێکاتەکانی هەواڵی تێدا نییە. لە ڕاستیدا ناکرێ بەو لیدە بگوترێ لید چونکە وەکو پێشەکی وەڵامی پێکاتەکانی هەواڵ ناداتەوە. بۆ نمونە شەڕ ڕوویدا پارلەمان کۆبەوە. وەک لەو نمونانەی سەرەوەدا دەبینین لەو دوو لیدەدا هیچ جۆرە زانیاریەکی ئەو تۆ نەهاتووە کەوا بکەن خوێنەر مەراقی بۆ خوێندنەوەی هەواڵ زیاد بکات بۆیە بەوانەش ناگوترێ لید. 3. لیدی گونجاو لیدی گونجاو وەک لە سەرەتای باسی لیددا گوتمان ئەو لیدەیە کە لە ڕووی قەبارەوە لەگەڵ قەبارەی هەواڵ بگونجێت سەرنجی خوێنەر ڕابکێشێت بۆ خوێندنەوەی درێژەی هەواڵ وەڵامی پێکاتەکانی هەواڵی تێدا بێت. نمونە لەناو جەرگەی هەولێر هەوڵی تیرۆرکردنی حوسێن عەلی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان درا و وەزیر بە سەختی بریندار کرا. لێرەدا پێویستە ئەوەتان بۆ باس بکەم کە باسکردنی لید لە ڕووی ناوەرۆکەوە تەنها بۆ ڕوونبوونەوە و ناسینی لیدە. لیدی پڕناوەرۆک و لیدی بێناوەرۆک لید نین و بە هیچ شێوەیەک ناگونجێت لە هەواڵدا بەکار بهێنرێت. ب. لید و جۆرەکانی لە ڕووی پێکێنەرەکانی هەواڵ پێشتر زۆر بە درێژی و بە نمونەوە باسی پێکێنەرەکانی هەواڵم کرد. لیدەکان بە شێوەی گشتی بە یەکێک لە نیوز ئەلێمنتس واتە پێکێنەرەکانی کێ چۆن کەی چی بۆچی چۆن دەست پێ دەکەن و هەر بەم هۆیەشەوە ناودەنرێن. 1. لیدی چێ لیدێکە کە بە پێکێنەری هەواڵی کێ دەست پێ دەکات ئەو چێە دەتوانێت کەسایەتێکی ڕاستەقینەیە نامەزراوەیەکی حقوقی بێت. نمونە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیان کە پێویستە ئەمریکا ژمارەی هێزەکانی خۆی لە عێراق کەم کاتەوە. وەزارەتی ناوخۆی میسر لە هەڵمەتێکدا بە سەدان لایەنگری ئیخوان الموسلیمینی دەستگیر کرد. 2. لیدی کوێ لیدێکە کە بە پێکێنەری هەواڵی کوێ دەست پێ دەکات. لە هەولێر بە هەزاران قوتابی ناوەندی و دواناوەندی دژی بڕیارێکی وەزارەتی پەروەردەمانیان گرت. 3. لیدی کەی لیدێکە کە پێکهێنەری هەواڵی کەی دەست پێ دەکات و گزارش لە کاتی ڕوودانی هەواڵ دەکات. بە شێوەی گشتی هەواڵەکان بە پێکهێنەری هەواڵی کەی و کوێ دەست پێ ناکەن مەگەر ئەو کاتەی کە پێکهێنەری کات واتە هەواڵەکە پێش هەموو کەس دەست ئێوە کەوت بێت و ئێوە بتان هەوێت خێرایی خۆتان لە گواستنەوەی ڕووداوێکدا ڕابگەێنن. بۆ نمونە چەند ساتێک بەر لە ئێستا تەقینەوەیەکی بەهێز بارەگایەکی پۆلیسی لە شاری مووسڵ هەژاند. وەک دەبینن کات لێرەدا گرینگە و زۆر بەرجەستە گراوە و نیشان دەدات کە ئێوە لە هەمووان خێراتر هەواڵەکەتان پێگەیشتووە. بەڵام سەبارەت بە شوێن و بەرجەستەکردنی شوێن بە شێوەی گشتی ئەگەر بمانەوێت لەبارەی شوێنێکی قەیراناوی شەڕ کارەساتی سروشتی کودتا و هەتا دوایی هەواڵ بنووسین و سەرنجی خوێنەر بۆ ئەو ناوچەیە ڕاکێشین بە پێکێنەری کوێ دەست پێ دەکەین. یان هەروەک پێشتر باسمان کرد ئەگەر شوێن گرنگترین بەهای هەواڵی ڕووداوێک بێت ئەوە حتمما لە لیددا بەردەستە دەکرێت. 4. لیدی چی لیدێکە کە بە پێکێنەری هەواڵی چی دەست پێ دەکات و ماهیەتی ڕووداوێک باز دەکات. بە شێوەی گشتی زۆربەی هەواڵەکان بە پێکێنەری هەواڵی چی و چێ دەست پێ دەکەن. نمونە بارینی باران بەخۆر 3 خانووی ڕووخاند. هەستانی لافاو لە سلێمانی سەدان کەسی بێماڵ و حاڵ کرد. جیا لەوانەش پێشتر نمونەمان بۆ لید بە پێکێنەری چێ هێنابەوە. 5. لیدی بۆچی لیدێکە کە بە پێکێنەری بۆچی دەست پێ دەکات و هۆکاری ڕوودانی ڕووداوێک دەردەخات. بۆ نمونە بەهۆی خێرالێخوڕینی ئۆتۆمبیلەوە لە دوو ڕووداوی جیاوازدا لە دەواازەی هەولێر 11 کەس بوونە قوربانی. زۆر جار دەکرێت ئەم وشەی بەهۆیەش بەکار نێنین و بنووسین خێرالێخوڕینی ئۆتۆمبیل لە دەواازەی شاری هەولێر 11 کەسی کردە قوربانی. 6. لیدی چۆن لیدێکە کە تێیدا چۆنیەتی ڕوودانی ڕووداوێکی تێدا بەرجەستە کراوە. بۆ نمونە بە بەشداری دایان خانەی چاپ و بڵاوکردنەوە یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی کرایەوە. وەک لەو نموناندا دیتان بە هەر یەک لە بەهاکانی هەواڵ لید دەنووسرێت و دەست پێ دەکات. بە واتایەکی دیکە
هەر لیدێک کە نووسیمانە قابلی ئەوەیە سەر لە نوێ بە بەهایەکی هەواڵی جیاواز لەوەی کە پێی نووسراوە بنووسرێتەوە. جێ لید و جۆرەکانی لە ڕووی بابەتەوە. دیارە تەنها پێکێنەرەکانی هەواڵ نین کە جۆرەکانی لید لە هەواڵدا یەکتری جیا دەکەنەوە. ناوەڕۆکی لید یەک بابەتی یان چەند بابەتی بوونی هەواڵیش دەبێتە هۆی ئەوەی کە بتوانرێ بە پێی هەواڵەکە لید بنووسرێ. لەمەشیاندا لیدەکان لە ڕووی بابەتەوە دەکرێنە دوو بەش، لیدی یەک بابەتی و لیدی چەند بابەتی. سەرەتا باسی لیدی یەک بابەتیتان بۆ دەکەم کە ئەویش چەند جۆرێکی هەیە و دواتر دێمە سەر لیدی چەند بابەتیش. لیدی یەک بابەتی لەم جۆرە لیدەدا میحوەری لیدەکە بابەتێکە کە بە پێی شێوەکانی نووسین بەسەر ئەم جۆرانی خوارەوەدا کە بە نمونەوە باسکراون دابەش دەکرێت. یەک لیدی ڕاستەوخۆ. ئەم جۆرە لیدە سادەترین جۆری لیدە کە هیچ گرێگۆڵێکی تێدا نییە. نمونە وەزیری کارەبا ڕایگەیاند کە هاوینی ئەمساڵ کێشەی کارەبا چارەسەر دەکرێت. دوو لیدی قوڵ. ئەو لیدەش وەک لیدی ڕاستەوخۆ سادەیە، بەڵام بۆ باسکردنی بابەتەکە هەندێک وردەکاری پتر بەکارهێنراوە کەوا دەکات لیدەکەمان کەمێک درێژتر بێت. نمونە ئەنجومەنی وەزیران بڕیاری زیادکردنی موچەی کارمەندانی ڕاگەیاند. بەپێی ئەو بڕیارە لە مانگی نیسانی ئەم ساڵەوە هەر کارمەندێک بە ڕێژەی لە سایە 60 بنەڕەتی موچە زیادە دەخرێتە سەر موچەکەی. سێ لیدی تەشریحی. لەم جۆرە لیدەدا ڕۆژنامەنووسانیان بەرپرسانی بەشی هەواڵن هەوڵ دەدەن بە باسکردنی حاڵەتی دەرونی یان جەستەی مرۆڤەکان پتر سەرنجی خەڵک ڕابکێشن. نمونە منداڵێکی 8 ساڵان لە کاتێکدا کە فانیلەیەکی قۆڵکورتی لەبەردابوو کەرتەنانێکی بەدەستەوە لەسەرمان هەڵدەلەرزی و لە جادەیەکی دەرەوەی شار دۆزرایەوە. 4 لیدی پرسیاری. بەکارهێنانی ئەم جۆرە لیدە لە هەواڵدا زۆر کەمە، بەڵام ئەگەر بێت و بتوانرێت لە شوێنی خۆیدا بەکاربهێنرێت دەتوانێت باش سەرنجی خوێنە ڕابکێشێت. نمونە خەڵک چاوەڕوانی ئەوە دەکەن داخۆ نوێنەرانیان لە پارلمانی کوردستان دەتوان چارەسەرێک بۆ کێشەی سوتەمەنی بدۆزنەوە. 5 لیدی گواستنەوەی. لەو جۆرە لیدەدا کە دیسان دەچێتە قاڵبی لیدی یەک بابەتیەوە لە بەشی یەکەمی لیدەکەدا دەقی قسەیەک دەگوازرێتەوە و دوایی هەروەک درێژەی ئەو قسانەیە لیدەکەمان دەنووسین. نمونە سوپای تورکیا ناتوانانی 1 مەتر بێتە ناو خاکی کوردستانەوە. سەرۆکی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە مەراسیمی یادی شەهیدانی هەڵەبجەدا لە هەولێر بەم ڕستەیە هۆشداریدایە تورکیا کە بیر لە پەلاماری سەربازی بۆ سەر کوردستان نەکاتەوە. 6 لیدی ئەدەبی. جۆرێکی دیکەی لیدی یەک بابەتیە کە بە قسەیەکی نەستەق یان بە شێوەیەکی ئەدەبیانە دەست پێ دەکات. کەم بەکاردێت چونکە ناتوانین هەموو جۆرە هەواڵێک بەو شێوەیە بنووسین. بۆ نمونە ئەگەر ڕووداوێکی هاتچۆ لە نێوان هەولێر و سەلاحەدین ڕوودابێت و 20 کەس بوو بنە قوربانی دەتوانین لیدەکەی خۆمان ئاوا دەست پێ بکەین. ڕێگەی نێوان هەولێر و سەلاحەدین بووە گۆمی خوێن. پێکدادانی 2 ئۆتۆمبیل بووە هۆی کوژران و برینداربوونی 20 کەس. یان ئەوە تا ئەگەر کوڕی گۆرانی بێژێکی زۆر بەناوبانگ لە پڕێکا بڕیار بدات گۆرانی بڵێت و ئەڵبۆمی گۆرانی تۆمات بکات دەکرێت بەم لیدەوە دەست پێ بکەین. جا لەسەر بنجی خۆی دەڕوێتەوە. یوسف کوڕی گۆرانی بێژی بەناوبانگی کوردی تاهیری شەریفی ڕایگەیاند کە بەم نزیکانە بە شێوازێکی جیا لە باوکی ئەڵبۆمێکی گۆرانی تۆمار دەکات. ئیتر بەم شێوازە دەکرێت ئەو قسە نەستەقانەیان ئەو پەیڤە ئامیانانەی کە لە نێو زمانی کوردیدا هەن بەم شێوەیە بۆ هەندێک هەواڵ بەکاربێنین. لیدی چەند بابەتی. لیدی چەند بابەتی هەروەک لە ناویەوە دیارە بریتیە لەوەی کە لە هەواڵێکدا 2 تا چەند ڕووداوێک هەبن کە پەیوەندیان بە یەکترەوە هەبێت و بمانەوێت لە هەواڵێکدا کۆیان بکەینەوە. نووسینی ئەم جۆرە لیدە لێزانی و شارەزاییەکی زۆری گەرەکە، چونکە دەبێت ڕۆژنامەنووس بزانێت ڕادەی پەیوەندی 2 ڕوودا و چەندە و چۆن پەیوەندیەکیان لە نێواندا دروست دەکات. 1 لیدی فرەبابەت. ئەم جۆرە لیدە بۆ هەندێک ڕووداوی هاوشێوە دەنووسرێت. تەقینەوەیەک لە بەغدا 13 کوژراوی لێکەوتەوە. تەقینەوەیەک لە کەرکووک 9 کوژراوی لێکەوتەوە. ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لە مووسڵ پوچەڵ کرایەوە. ئەمە پوختەی 3 هەواڵەکە بەدەستمان گەیشتوون. هەرسێکیان دەکرێت لە یەک لیددا کۆ بکەینەوە و دواتر بچینە سەر وردەکاری هەریەک لە ڕووداوەکان. ئەم لیدە چۆن دەنووسین؟ سەرەتا وەک لە پێشتردا باسمان کرد ڕاستە کە ژمارەی کوژراوەکانی بەغدا لە هی کەرکووک پترن، بەڵام کەرکووک بۆ ڕۆژنامەنووسێکی کورد کە لە هەولێر یان سلێمانی یان لە دهۆک کار دەکات چ لە ڕووی جوگرافی بێت یان چ لە ڕووی نزیکی معنەویەوە بێت کەرکووک نزیکترە بۆ یەک لە لیددا ئەولویەتی دەدرێتێ و لیدەکەمان بەم شێوەیە دەنووسین. لە 2 تەقینەوەی جیادا لە کەرکووک و بەغدا 22 کەس بوونە قوربانی و هاوکات ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراویش لە مووسڵ لەلایەن پۆلیسەوە پوچەڵ کرایەوە. ئەمە ئەو لیدەیە کە 3 ڕووداوی لێک نزیک لە ڕووی ناوەڕۆکەوە بەڵام دوور لە ڕووی جغرافیەوە لە یەک ڕاستەدا کۆ دەکاتەوە. 2 لیدی بەراوردی.
ئەم جۆرە لیدە بۆ دوور و داو دەنووسرێت کە بکرێت لەگەڵ یەکتریدا بەراوردیان بکەین یان بە واتایەکی دیکە خاڵێکی یەکگرتنیان تێدا هەبێت. بەکارهێنان و نووسینی ئەم جۆرە لیدە مەهارەتێکی زۆری دەوێت. بۆ نمونە ڕووداوی یەکەم نرخی سوتەمەنی لە بازاڕەکانی کوردستان لە بەرزبوونەوەدایە. ڕووداوی دووەم سەرپەرشتیاری پرۆژە نەوتیەکانی کوردستان ڕایگەیاند کە دوو بیری دیکە لە تەختەق گەیشتونەتە نەوت. ئەم دوو هەواڵە بە جۆرێک دژی یەکترن بۆیە زۆر ئاسانە لە یەک لیددا کۆیان بکەینەوە. لید لە کاتێکدا کە نرخی سوتەمەنی لە بازاڕەکانی کوردستاندا بەرز بۆتەوە سەرپەرشتیاری پرۆژە نەوتیەکانی کوردستان ڕایگەیاند کە دوو بیری دیکەش لە تەختەق گەیشتونەتە نەوت. چەندین جۆرە لیدی بەراوردی دیکەش لێ دەدرێن و دەنووسرێن بەڵام گرنگەوەیە کە بتوانین ڕووداوی وا لەگەڵ یەکتری لێک بدەین کە سەرنجی خوێنەر بۆ لای خۆی ڕابکێشێت. بەشی شەشەم داڕشتنی هەواڵ. دوای ئەوەی ڕۆژنامەنووس بەشە پێکێنەرەکانی هەواڵی کۆکردەوە و گەیشتە ئەو باوەڕەی کە دەبێ هەواڵەکەی داڕێژێت و بینووسێت قۆناغێکی فرە سەخت دەست پێ دەکات. باوترین هەڵە لە نێو ڕۆژنامەنووسانی کوردستاندا لە سەرەتادا بەوە دەست پێ دەکات کە ڕۆژنامەنووسان بەر لە هەموو شتێک ناونیشان بۆ هەواڵەکەی خۆیان دەنووسن کە ئەوە وا دەکات بکەونە ژێر کاریگەری ناونیشانەکە و ئەوە بەسەر تێگڕای هەواڵەکەیاندا ڕەنگ بداتەوە. ناونیشانی هەواڵ دووەکارە لە نووسینی هەواڵدا کە ئەویش 90% ئەگەری ئەوە هەیە کە لەلایەن ڕۆژنامەوە بگۆڕدرێت. کاری هەواڵنووس یان پەیامنێر ئەوە نییە ناونیشان بۆ هەواڵ بنووسێت. لەبەرەوە ئەگەری گۆڕانی زۆرە و نووسینی پێشوەختی ناونیشانیش کاریگەری خراپ دەخاتە سەر ڕێڕەوی هەواڵ. بۆ نووسینی هەواڵ پێویستە زمانێک بەکاربهێنرێت کە هەموو کەس لێی تێبگات. ڕستەی سادە و کورت بەکاربهێنرێت و خۆ لە بەکارهێنانی وشەی نەبیستراویان دەستەواژەیەک کە پێویستی بە شەرح هەبێ پارێزرێت. گرنگترین خاڵ ئەوەیە کە ڕستەکانمان کورت بن. بە تایبەتی لە هەواڵی رادیۆ و تەلەڤیزیۆن چونکە بیسەر لەمانەی ڕستەی درێژ تێناگات و شانسی ئەوەی نییە جارێکی دیکە جۆرا بگرێتەوە. بەڵام لە ڕۆژنامەدا ئەگەر ڕستەکەمێک درێژیش بێت خوێنەر دەتوانێت چەند جارێک بیخوێنێتەوە تا تێی دەگات. زمانی کوردی لەبەرەوەی زمانی ڕۆژنامەنووسی نەبووە و پتر زمانێکی عاتفی شۆڕژجێرانە بووە کە مایەسی بەرچاوی لە بواری ڕۆژنامەنووسیدا تێدا بەدی دەکرێت. جێگیر نەبوونی ئەو دەستەواژانەی کە دوو پەرەگرافی هەواڵ بە یەکتریەوە دەبەستنەوەیان دەبنە هۆی ڕەوانی هەواڵ بۆ خوێندنەوەی خوێنەر وای کردووە هەواڵەکان زۆر لە قاڵبدراو بێنە بەرچاو. لەوە پتریش دەستەواژەکان لە وڵاتانی دنیا زۆر بە بەربڵاوی جێگەی خۆیان لەناو فەرهەنگی ڕۆژنامەنووسیدا کردوتەوە. بە واتایەکی دیکە بەکارهێنانی وشەکان دەربڕی ڕادەی بێلایەنی و لایەنداری تەئیدکردن یان نەکردنی بابەتێکن. دەستەواژەگەلی گوتی دەڵێ ڕایگەیاند ئیدعای ئەوە دەکات تەئکید دەکات پێی وایە ئاشکرای کرد ڕوون کردەوە و هەتا دوایی لە زمانی ڕۆژنامەنووسی کوردیدا زۆربەی کات بەبێ پێوەری لێکدانەوەی ڕۆژنامەنووسی بەکاردەهێنرێت. بەڵام لە ڕۆژنامەنووسی پێشکەوتوودا بەرامبەری ئەو وشانە لە زمانەکاندا بەکارهێنانیان ڕادەی دووری و نزیکی ڕۆژنامە یان میدیایەک لە بۆچوونێک یان دڵنیابوون یان نەبوون لە ڕاستی و دروستی هەواڵێک دەخەنە ڕوو. جگە لەوانە بابەتی هەواڵ لە ناو هەواڵدا ون دەکرێت و نووسەری هەواڵ لە چڵێکەوە بۆ چڵێکی دیکە دەفرێت. یان ئەگەر واژ نەکات تا کۆتایی هەواڵەکەی واناکات خوێنەر هەست بکات کە ئەو هەواڵە لە پێناو چ گرنگیەکدا نووسراوە. لە ڕاستیدا ئەوانە تەکنیکێکی سادەی بواری داڕشتنی هەواڵن کە دەکرێت هەموو کەس فێریان بێت و بە ئاسانی جێبەجێیان بکات. بۆ نمونە سبەی ئەزمونە گشتەکانی قۆناغی شەشەمی ئامادەیی دەست پێ دەکات. لەم هەواڵەدا ئەوەی گرینگە ئەوەیە کە ئێمە دەمانەیە باز لە بایەخی ئەزمونە گشتەکان بکەین لە هەرێمی کوردستاندا. بۆیە دەبێ ئەو گرنگیە لە هەواڵدا درێژەی هەبێت. بە بەشداری پتر لە 40,000 قوتابی لە هەرسێ پارێزگای کوردستان قۆناغی یەکەمی ئەزمونە گشتەکانی ئەم ساڵی شەشەمی ئامادەیی دەست پێ دەکات. دڵشاد عەبدوڵڕەحمان وەزیری پەروەردە ڕایگەیاند کە لە ئەزمونە گشتەکانی ئەم ساڵدا کە سبەی سێشەمە دەست پێ دەکات 40,635 قوتابی لەسەر ئاستی هەرسێ پارێزگای سلێمانی هەولێر و دووهۆک بەشدار دەبن. ناوبراو تەئکیدی لەوە کردەوە کە ئەزمونە گشتەکان لە چاو پارساڵ چ لە ڕووی تەکنیکیەوە و چ لە ڕووی ئامادەیی وەزارەتی پەروەردە باشتر دەبن. بەم شێوەیە دەبینین مەسەلەی ناوەڕۆکی هەواڵەکە ئەزمونە گشتەکان و هەوڵ دراوە ئەوە لە بیر خوێنەر نەچێتەوە کە چی مانگەرەکە. نمونەیەکی دیکە هەواڵێکمان هەیە سەبارەت بەوەی کە خەڵکی فەڕەنسا، ئیتالیا و ئیسپانیا و تورکیا لە دژی سیاسەتی ئەمریکا لە عێراق خۆپێشاندانیان ئەنجامداوە. هەواڵ خەڵکی فەڕەنسا، ئیتالیا و ئیسپانیا و تورکیا ئەمڕۆ بە خۆپێشاندان سیاسەتەکانی ئەمریکایان لە عێراقدا مەحکوم کرد. لە فەڕەنسا نزیکەی 10,000 خۆپێشاندار کە زۆربیان سەر بە پارتی چەپی فەڕەنسی بوون لە بەردەم باڵیۆزخانەی ئەمریکا لە پاریس کۆبوونەوە و
داوایان کرد کە ئەمریکا بە زووترین کات هێزەکانی خۆی لە عێراق بکشێنێتەوە. لە ئیتاڵیا خۆپێشاندەران لە شاری ناپۆلی باشووری ئەو وڵاتە داوایان لە حکوومەتی وڵاتەکەیان کرد هەڵوێز لە بەرامبەر کوشتنی خەڵکی بێدیفاعی عێراق لەلایەن هێزەکانی ئەمریکا وەربگرێت. لە شاری مادریدی ئیسپانیاش بە سەدان خۆپێشاندەر بە دروشمی نا بۆ داگیرکاری تا جەگوڵینی ڕەشیان لە بەردەم باڵێۆزخانەی ئەمریکادانا و داوایان لە وڵاتانی ئەندامی لە یەکێتی ئوروپا کرد بە هانای خەڵکی عێراقەوە بچن. لە مەیدانی تەقسیمی شاری ئەستەمبوڵیش سەرڕای چاوەلێری توندی هێزەکانی ئاسایش و هەتا دوایی. بەم شێوەیە چەند ڕووداوێکی جیا بەڵام پەیوەندیدار بە یەکەوە بەسراونەتەوە و ئەمە ڕەوانیە تا کۆتایی هەواڵەکە درێژەی هەبێت. نووسینی مێژوو لە هەواڵەکاندا زۆربەی کات ئەوە بەدی دەکرێت کە نووسراوە ئەمڕۆ سێشەممە 12/12/2006. ئەمە بەڕاستی کارێکی زیادیە و لە ڕووی ئیستاتیکای هەواڵەوە ناشیرینە. هەواڵ دەفتەری بیرەوەری نییە. هەواڵی ئاژانسەکان چونکە لەسەر تۆری ئەنتەرنێت دەدرێن لە هەموو هەواڵێکدا ئەوە لە لای سەرەوە یان بەشێکی لە لای بنەوەی هەواڵەکە دەنووسرێتەوە و دەری دەخات هەواڵەکەی کەی و لەکوێ و لەلایەن چێوە نووسراوە. ناونیشانی هەواڵ ژمارەی دانیشتوانی گۆی زەوی بە خێرایی زیاد دەکات. ژمارەی هەواڵ 23. شوێنی نووسینی هەواڵەکە هەولێر ئاژانسی کوردستان مێژوو دووشەممە 12/12/2006. پۆلێنی هەواڵەکە نێودەوڵەتی کۆمەڵایەتی. بۆیە لە ناو هەواڵدا تەنها دەنووسرێت ئەمڕۆ سعات 12:20 یان دەنووسرێت سعات 7:34 ئەمڕۆ. لە ڕۆژنامەشدا کە ئەو ڕۆژە دەردەچێت و مێژووی ئەو ڕۆژەی بەسەرەوەی و نووسراوە کە ئەمڕۆ چەند شەممەیە پێویست بەو هەموو حکایەتە ناکات و زیادەیە و تەنها پێویستە بنووسرێ ئەمڕۆ یان دوێنێ یان سبەی و هەتا دوایی. تەمەنی کەسەکان ئێمە لە ناو ڕۆژنامەکانی خۆماندا ڕاهاتوین کە کاتێ ناوی یەکێ دەبین و تەمەنەکەی دەنووسین دەڵێن ئەحمەد موسا عەلی تەمەن 36 ساڵان. لە ڕۆژنامەکانی دنیادا ئەوەش کورت کراوەتەوە و دەکرێت لێرەدا ئێمە جواب بکەین. بۆ نمونە ئەحمەد موسا عەلی 36 ئاشکرایە کە ناو تەواو بوو ژمارە هات ئەوە نیشانەی تەمەنیەتی و پێویست نەبە یەی پەیوەندی و نەبە تەمەن و ساڵان ناکات. ناوهێنان و کورتکردنەوەی ناوەکان لە ڕۆژنامەکاندا زۆر جار دەبینین کاتێ ناوی یەکێک دەهێنرێت هەموو سیفەتەکانی بۆ ڕیز دەکەین. نمونە دکتور کەمال کەرکووکی جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان. یان بە پێچەوانەی ئەمە کاتێک باسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن ڕێک دەنووسرێ یانون کاف. یان جۆرێکی دیکەش هەیە ناو زۆر دووپات دەکرێتەوە. ئەمانە هەڵەن و هەواڵ ناشیرن دەکەن. نمونەیەک دکتور کەمال کەرکووکی ڕایگەیان کە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان پادەکە پێشنیازی ئەنجامدانی کۆبوونەوەیەکی نەئاساییان داوەتە سەرۆکایەتی پارلەمانی کوردستان. جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە پارلەمانی کوردستان ئاشکرای کرد کە فراکسیۆنی پەدەکە لە پارلەمانی کوردستاندا داوایان لە سەرۆکایەتی پارلەمان کردووە بۆ تاوتوێکردنی باری ناوخۆی کوردستان کۆبوونەوەیەکی تایبەت و نائاسایی ئەنجام بدرێت. ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی پەدەکە هاوکات ئەوەشی ڕاگەیاند کە هێشتا پێشنیازەکە لەلایەن سەرۆکایەتی پارلەمانەوە نەخراوەتە بەرباس تا بڕیاری لێ بدرێت. وەک لەو نمونەیەدا دەبینین سیفەت و پلە و پایەکانی کەسەکەمان بەسەر هەواڵەکەماندا دابەش کردووە. اینجا خۆمان لە دووبارەکردنەوەی ناوی پارتی دموکراتی کوردستان پاراستووە بەوەی کە لە سەرەتادا نووسیمانە کە پەدەکە کورتکراوەی پارتی دموکراتی کوردستانە. بۆیە کە شتێک کوردەکەینەوە حتمەن دەبێ بنووسین ئەسڵی وشەکە یان ناوەکە چییە ئەوجا کورتکراوەکەی بەکاربێنین. لە پەرەگرافی کۆتاییشدا دەبینین کە چیتر ناوی کەمال کەرکووکی دووپات نەکراوەتەوە و ناوبراو ئاماژەی پێکراوە کە ئەمە ژوا دەکات ناو زۆر دووپات نەکەینەوە. خاڵێک کە لێرەدا زۆر گرنگە ئەوەیە کە لە لیدی هەواڵدا نابێ بە هیچ شێوەیەک ناوی کەسەکان بنووسین ئەگەر ئەو کەسانە بە ناوبانگ دەبن. بۆ نمونە ناتوانین بنووسین حسێن سابیر لە سەربان کەوتە خوارەوە و جانی لەدەستدا. ئەمە هەڵەیە وا نانووسرێت. ئەگەر لە لیددا هەواڵێکی وامان هەبوو زانیمان ئەو حسێن سابیرە خوێندکاری بەشی پزیشکیە لە زانکۆی سەلاحەدین و هەتا دوایی لە تایبەتمەندیەکانەوە دەست پێ دەکەین. بۆ نمونە خوێندکارێکی کۆلێژی پزیشکی زانکۆی سەلاحەدین بەهۆی کەوتنە خوارەوەی لە نهۆمی دووەمی بەشی ناوخۆیەوە گیانی لەدەستدا. بەڵام ئەگەر لە جێگەی حسێن سابیر یەکێکی دیکەی ناسراو بێت ئەو کاتە بە ناوی خۆیەوە دەست پێکردنمان ئاساییە. بۆ نمونە لە ناو ناوچەی سەوزی بەغدا نیوەڕۆی ئەمڕۆ هەوڵی تیرۆرکردنی دکتۆر بەرهەم ساڵح درا. لەوەدا دکتۆر بەرهەم کەسێکی ناسراوە و پێویست ناکات لە لیددا بنووسین هەوڵی تیرۆرکردنی جێگری سەرۆک وەزیرانی عێراقی فدرال درا. سیفەت مەبەست لە سیفەت لێرەدا مەسەلەی خستنەپاڵی شتێکی باش یان خراپە بۆ کەسێک یان شتێک.
لە ڕۆژنامەنووسی پێشکەوتوی دنیادا مەسەلەی سۆز و عاتیفە لە کاری ڕۆژنامەوەیاندا دوور خراوەتەوە و بڕیاری کۆتایی بۆ خوێنەر بەجێهێشتراوە. ئەگەرچی میدیای پێشکەوتوی دنیا بێلایەن نییە، بەڵام لە جۆری مامەڵەی لەگەڵ پێکهێنەرەکانی هەواڵدا ئۆبجەکتیڤە. جاران لە میدیای کوردستاندا کاتێک ناوی سەدام حوسێن سەرۆکی لە سێدارەدراوی عێراقدا هات دەنووسرا، دیکتاتۆرە خوێنمژە شۆڤینیستەکەی ئۆجا سەدام حوسێنی بەعسی ئەفلەقی، ئەمە لەژێر کاریگەری عاتیفەدا دەنووسرا و بەڕاستی هەڵە بوو. یان زۆر بە ئاسانی کە دزێک دەگیرا دەنووسرا، پۆلیس تاوانباری گرت و بەو زوانە دەدرێتە دادگا تا بە سزای تاوانە چەپەڵەکانی خۆی بگەێنێت. لەگەڵ ئەوانەشدا زۆر بە ئاسانی شتێک دەکرا بە گەورەترین یان نوێترین یان پێشکەوتوترین. ئەمانە لە زمانی ڕۆژنامەنووسی پێشکەوتوودا جێگایان نەماوە. پەیامنێر بۆی نییە سفەت بەکار بهێنێت. سیفەتی گەورەترین، باشترین و جوانترین یان هەموو ئەو شتانەی کە دەچنە قاڵیبی سفەتەوە مەگەر لە حاڵەتی دیاریکراودا نەبێ بەکارهێنانیان هەڵەیە. یەکەم هەڵە ئەوەیە کە ئەو دەستەواژانە بێلایەنی ڕۆژنامەنووس دەبنە ژێر پرسیارەوە و دیوێکی ئەو فەسادەی کە ئێستا لە ڕۆژنامەنووسی دنیادا لە بواری ئابووریدا هەیە بەکارهێنانی ئەو دەستەواژانەیە بۆ هەندێک کۆمپانیا. دووەمیان ئەوەیە کە هەندێک جار کاتێ باسی کوژرانی کەسێک دەکەین و بەکارەساتێکی گەورەی لە قەڵم دەدەین، گەورەی ئەو ڕووداوە بۆ هەموو کەس وەک یەک نییە. بۆیە بۆمان نییە ئەو حکومە بدەین. سیفەت لە دوو حاڵەتدا لە هەواڵدا بەکاردێت. یەکەمیان ئەو کاتێک کە لەسەر زمانی سەرچاوەیەکەوە بگوترێ، بۆ نمونە سەرۆکوەزیران دەڵێت گەورەترین شاری ڕاگەاندن لە هەولێر دروست دەکرێت، یان لە حاڵەتێکدا ئەگەر بزانین گەورەترین تاوەر لە دنیادا بەرزایەکەی 500 مەترە و تاوەرێک بە بەرزایی 600 مەتر لە هەولێر دروست دەکرێت. ئەو کاتە بۆمان هەیە بنووسین بەرزترین تاوەری دنیا لە هەولێر دروست دەکرێت. پێشینەی هەواڵ و گرنگی یەکێکی دیکە لەو شتانەی کە دەبێتە هۆی ئەوەی خوێنەر یان بیسەر باش لە هەواڵ تێبگات پێشینەی هەواڵە. هەموو ڕووداوێک پێشینەیەکی هەیە، یان ئەگەر نەشی بێت بە جۆرێک لە ڕووداوێکی دیکەدا خۆی دەبینێتەوە. هێنانی پێشینەی هەواڵ لەگەڵ ڕووداوێکی نوێدا کاتێک مەیسەرە کە ڕۆژنامەنووس شارەزایەکی باشی هەبێت یان ئەوە تا ئەرشیڤێکی دەوڵەمەندی لەبەردەستدا بێت. هێنانەوەی پێشینەی هەواڵ لە کۆتایی هەواڵدا لەو جێگەیەش ڕاباش و گرینگە، چونکە لە حەقیقەتدا زاکرەی خوێنەر یان بیسەر جێگەی ئەوە نییە ئەو هەموو ڕووداوانەی کە ڕوو دەدەن تۆمار بکات و لەگەڵ ڕووداوێکی هاوشێوەدا بەبیری خۆیانی بێنێتەوە. یانەوە تا زۆر جار ڕێک دەکەوێتکە خوێنەر یان بیسەری هەواڵ لەبەر ئەوەی پێشتر ئاگای لە ڕووداوێک نەبووە، بۆیە کاتێک گۆڕانکاریەکی نوێتر ڕوودەدات پێویستە کاتێ باسی ئەو گۆڕانکاریە تازەیە دەکەین یادێکی شتێکی کۆن بکەینەوە. بەڵام لێرەدا گرنگ ئەوەیە بزانین پێشینەی هەواڵ لەکوێی هەواڵدا بەکاردێنین. پێشینەی هەواڵ بەگشتی لە کۆتایی هەواڵدا و دوای پێدانی زانیاری نوێ یان پێشاتێکی نوێ لە پەرەگرافەکانی کۆتاییدا بە دەستەواژەگەلی جێگەی وەبیرهێنانەوەیە پێویستە بگوترێ و هەتا دوایی دەنووسرێت. هەرچەندە جاری وایە بێ ئەو دەستەواژانەش دەنووسرێت. بۆ نمونە بە سەدان کەس لە دانیشتوانی شاری دەربەندیخان ئەمڕۆ لە دژی گەندەڵی ئیداری نەبوونی سوتەمەنی و کارەبا ڕژانە سەر شەقام. لەو ڕێپێواندا کە سەعات 8:30 ئەمڕۆ لەبەر دەرگای مزگەوتی گەورەی شارەوە دەستی پێکرد، سەدان گەنج و پیر و لاو بە دروشمی نابۆ گەندەڵی کارەبامان دەوێ ناڕەزایەتی خۆیان لە هەمبەر سیاسەتەکانی حکوومەتی هەرێم دەربڕی. مانگی ڕابردووش بە سەدان کەس لە دانیشتوانی دەربەندیخان هەر بۆ ناڕەزایی دەربڕین لە دژی فەساد نەبوونی سوتەمەنی و کارەبا خۆپێشەندانێکی هێمنانیان ساز کردبوو. وەک دەبینرێ پێشینەی هەواڵ دوای زانیێرە نوێیەکان و بێ بەکارهێنانی دەستەواژە کڵێشەیەکانی جێگەی وەبیرهێنانەیە و شتی لەو بابەتەش دەنووسرێت. گوتمان پێشینەی هەواڵ بەگشتی لە کۆتایی هەواڵدا دێت، بەڵام جاری وا هەیە ئەو ڕێسایانەی خوات و خودی دووبارە بوونەوەی شتێک دەبێتە هەواڵ و وا پێویست دەکات پێشینەی ڕووداوێک لە سەرەتای هەواڵدا بێت. بۆ نمونە تەقینەوەیەکی بەهێز لە کەرکووک بووە هۆی کوژران و بریندار بوونی 33 کەس کە زۆربیان منداڵن. ئەم تەقینەوەیە کە چوارەم تەقینەوەیە لە ماوەی ئەم هەفتەیەدا لە کەرکووک ڕوودەدات، ئاماری کوژرا و بریندارەکانی لە کەمتر لە هەفتەیەکدا گەیاندا 145 کەس. لێرەدا پێشینەی هەواڵ هاتە لای سەرەوەی هەواڵ، بەڵام جاری وایە لەوەش نزیکتر دەبێتەوە و دێتە ناولیدی هەواڵیش. بۆ نمونە بۆ پێنجەم جار بوو مەلەرزەیەکی بەهێز شاری خوراسانی ئێرانی هەژان. گیانجیا لەم شێوە پێشینەیە هەواڵ وەک هۆکاری ڕوودانی هەواڵێکی دیکەدا نەدرێت. بۆ نمونە دوای گوشارێکی زۆری خەڵک و ڕۆشنبیران سەرۆکی شارەوانی سلێمانی دەستی لە کار کێشایەوە. ئەوەی گرینگە ئەوەیە کە پێویستە پێشینەی هەواڵ دوور و درێژ نەبێت و وانە کات خوێنەر لەبەر ڕابردوو نەزانێ ئەمڕۆ چی ڕوویداوە. سەرچاوەکانی هەواڵ هەموو هەواڵێک سەرچاوەی هەیە. سەرچاوەکانی هەواڵ دوو جۆرن،
یان حەقیقین سەرۆک کۆمار سەرۆک وەزیران سەرۆکی زانکۆ هەتا دوایی یان حقوقین وەک نەتەوە یەکگرتووەکان ئاژانسی ڕۆیتەرز تەلەڤیزیۆنی ئەلجەزیرە وەزارەتی کارەبا و هەتا دوایی بەکارهێنانی سەرچاوە لە ناو هەواڵدا دەبێتە هۆی ئەوەی متمانەی خوێنەر یان بیسەر بە هەواڵەکە و زانیاریەکانی ناوی پتر بێت بەکارهێنانی سەرچاوە لە هەواڵدا لەبەر ئەو هۆکارانەی خوارەوە پێویستە یەک دەبێتە هۆی بەڵگەداربوونی هەواڵ و بەهایەکی پتر بە زانیاریەکانی ناوی دەبەخشێت دوو دەبێتە هۆی ڕەوانەوەی گومانی خوێنەر جاری وایە خوێنەر یان بیسەر حەز دەکات ئەو زانیاریانەی پێی دەگات لە دەمی کەس یان دامەزرایەکەوە بێت بۆ نمونە کە ڕۆژنامەیەک ڕای دەگەێنێت سبەی کارەبا 4 سعات زیاد دەکات خوێنەر حەز دەکات ئەو قسەیە وەزیری کارەبا بیکات نەک ڕۆژنامەکە خۆی سێ دەبێتە هۆی و ئەستۆنەگرتنی شتێک بۆ نمونە ئێمە لە هەولێر ئاژانسێکی کوردی بەڕێوە دەبین بەڵام لە نیویۆرک پەیامنێرمان نییە ئاژانسی دەنگ و باسی فەڕەنسی ڕای دەگەێنێت کە سەعاتێک بەر لە ئێستا جۆرج بوش تیرۆر کراوە ئێمە ناتوانین بین ڕێک هەواڵەکە لە دەمی خۆمانەوە بڵاو بکەینەوە بۆیە بۆ ئەو حاڵەتە دەنووسین کە ئاژانسی دەنگ و باسی فەڕەنسی ڕای گەیاند سەرۆکی ئەمریکا تیرۆر کراوە بەم شێوەیە ئەگەر هەواڵەکە وانە بوو ئەوە ئێمە بە درۆزن دەرناچین و ئەگەری جواب بوو ئەوە ئێمە لە خەڵک دوانە کەوتوین چوار دەرخستنی هێز و توانایە بۆ میدیاکان ڕۆژنامە و رادیۆ و تەلەڤیزیۆنە گەورەکانی ئێستا لە زۆربەی شار و وڵاتانی دنیادا پەیامنێریان هەیە و کاریان بۆ دەکەن وەک دەبینین ئەگەر لە ناوچەیەک ناکۆکیەک یان ڕووداوێکی گرنگ هەبێ ڕۆژنامەکان یا تەلەڤیزیۆنەکان پەیامنێرانی خۆیان دەنێرنە ئەو شوێنانە و لەوێەوە هەواڵیان لێ وەردەگرن ئەوانەش کە لەو شوێنانە کەسیان نییە ناچارن لە زاری ئەوانەوە واتە وەک خاڵی سیام هەڵسو کەوت بکەن بۆیە بۆ ئەوانەی پەیامنێریان لەو شوێنانەیە نمایشێکی گەورەی هێزە و کاتێ هەواڵ دەنووسن بەوە دەست پێ دەکەن کە پەیامنێرمان لە فڵانە شوێنەوە ڕایگەیان کە شتێکی وا ڕوویداوە سەرچاوەی هەواڵی ڕۆژنامە و چاپەمەنی و رادیۆ و تەلەڤیزیۆن و ئاژانسەکانی هەواڵ بە پلەی سەرەکی پەیامنێرەکانیانن لە شوێنەکان کە هەواڵ کۆ دەکەنەوە گرینگە و پێویستە کاتێک پەیامنێرێک هەواڵێک بۆ ڕۆژنامەکەی خۆی دەنووسێت ناوی پەیامنێرەکە لە سەرەتای هەواڵەکەدا بنووسرێت اینجا ئەگەر هەواڵەکە لە سەرچاوەیەکی غێری پەیامنێرەکە وەرگیرا بوو حتمەن دەبێت ناوی ئەو سەرچاوەیە لە هەواڵەکەدا بنووسرێت بۆ پەیامنێران گرینگە لە کاتی ئامادەکردنی هەواڵ ئەو زانیاریانە بزانن ئەلف لەو بوار و ناوچانەی کە کاریان تێدا دەکەن پێویستە سەرچاوەی باوەڕپێکراوی ڕسمی و ناڕسمیان هەبێ تا زانیاریەکانی خوانیان پێپشت ڕاست بکەنەوە بێ بە بەرپرسیارەتیەوە لەگەڵ سەرچاوەکانی خوان هەڵسوکەوت بکەن و وا بکەن متمانەیان لە نێواندا دروست بێت جیم جیا لە ڕیکۆردکردنی زانیاریەکان لە کەسەکان هەوڵ بدەن زانیاریەکان بنووسنەوە لە مێشکی خۆیاندا ڕایانگرن چونکە جاری وایە ڕیکۆردەرەکانیان لە کار دەکەون ناساندنی کەسەکان و شوێنەکان لە هەواڵدا ناساندنی کەسەکان و شوێنەکان لە هەواڵدا بۆ خوێنەر یان بیسەر گرینگە هەموو کەس و شوێنەکان بە یەک ئەندازە ناوبانگیان نییە و زۆربەی کات پێویست دەکات ئەو کەس و شوێنانە بناسێنرێ بۆ خوێنەر و بەرامبەرەکانتان گرنگ ئەوە نییە ناوی باب و واپیری کەسەکان چییە بەقەدەر ئەوەی حەز دەکەم بزانن ڕەگەزیان شوێنی نیشتەجێبوونان و نیشادیان چییە ئەگەرچی هەندێک جار ئەم ناساندنە وەک ئەوەی لە میدیای تورکیدا دەکرێت و دوورە لە عورفی ڕۆژنامەنووسی کە دەبینین کاتێک یەکێک لە ئیستانبول دزەیەک دەکات خێرا بۆ بەیانی کاتێ هەواڵەکە بڵاو دەبێتەوە دەنووسن کوردێکی دیاربەکری دزی کرد بەڵام ئەگەر هەمان ئەو دزە تورکێک بێت نانووسن تورکێکی ئیستانبولی دزی کرد بۆیە زۆر جار ناساندن دیوی هەڵەشی هەیە بە شێوەیەکی گشتی گرینگە کاربەدەستانی وڵات ئەگەر بە ناوبانگ بن بە ناوی خۆیان لە سەرەتادا بناسرێن و دواتر پۆستەکانیان ڕوون بکرێتەوە وەک لە پێشتریشدا باسکرا ناوی کەسە ناسراوەکان بە ئەهەمیەتی کەسایەتیەکانەوە بەسرێتەوە اینجا سەبارەت بە شوێنەکان گرینگە بزانین کاتێ باسی شارۆچکەیەک دەکەین بڵێن ئەو شارۆچکەیە کەوتۆتە کوێ ئاژانسی دەنگ و باسی فەڕەنسی لە ناساندنی شوێنەکان پایتەختی وڵاتەکان بە ناوەند وەردەگرێت و شوێنەکان دیکە لەوێ دەپێوێت بۆ نمونە کاتێ باسی مووسڵ دەکرێت دەنووسێت کەوتۆتە 250 کیلومەتری باکووری بەغداوە بۆیەوە باشە کاتێک ناوی شارێک یان شوێنێک دێت بێ خوێنەر بڵێن ئەو شوێنە کەوتۆتە کوێوە بەشی حەوت ناونیشان و پێکێنەرەکانی یەکەم شوێنێک کە لە ڕۆژنامە و چاپەمەنیەکاندا دەبێتە هۆی پەیوەندی نێوان خوێنەر و هەواڵ ناونیشانی هەواڵە ناونیشان جیا لەوەی کە کلیلی چوونە ناو هەواڵێکە نیشاندەری لایەنداری و هەڵوێزگیری ڕۆژنامەیەکیشە لە بەرامبەر ڕووداوێکدا ئەم بەشە لە ڕۆژنامەدا زۆر بایەقدارە و بەشێکی گرنگ لە ڕۆژنامەکانی ئەمڕۆی دنیا بەوە خەریکن کە ناونیشان بۆ هەواڵەکان دەنووسن
لە نووسینی ناونیشان بۆ هەواڵەکان دەبێت ڕەچاوی چەند خاڵێک بکرێت. یەک، هاوکاری خەڵک بێت لە هەڵبژاردننی ڕۆژنامەی دڵخوازی خۆی لە ناو ئەو هەموو ڕۆژنامەیەدا کە هەن. دوو، بابەتە جیاوازەکانی ڕۆژنامان لێک جیا بکاتەوە. سێ، جوان بێت و نمودێک بداتە لاپەڕا. چوار، بە کەمترین و جوانترین وشەکان پەیامێک بگەێنێت. پێنج، کورتکراوەی ڕێکخراو و پارتەکانی تێدا نەبێ. بۆ نمونە لە ناونیشاندا لە جیاتی نەتەوە یەکگرتوەکان نەنووسرێ UN. پێکێنەرەکانی ناونیشان ئەوەندەی تێبینی کراوە و باز دەکرێت جگە لە ناونیشانی سەرەکی 4 جۆر ناونیشان لە چاپەمەنیەکاندا بۆ هەواڵ سوودیان لێ وەردەگیرێت. یەک، ناونیشانی سەرەکی بە پیتی گەورەتر و فۆنتی جیاواز لە ناوەڕۆکی هەواڵ دەنووسرێت و ناونیشانی بابەتەکەی و دەبێت پەیوەندیەکی تەواوی لەگەڵ ناوەڕۆکی هەواڵدا هەبێت. بۆ نمونە سەرۆکی هەرێمی کوردستان لە ئیتاڵیایە. دوو، سەرە ناونیشان وشە و ڕستەی کورتن کە دەکەونە سەر ناونیشانی سەرەکیەوە بە فۆنتێکی ورتر لە ناونیشانی سەرۆکی دەنووسرێت. زۆربەی کات فعلیان تێدا نییە و تەواوکەری ناونیشانی سەرەکین، بەڵام نەک بەو مانایی کە ناونیشانە سەرەکیەکەمان مانای نەبێت، بەڵکو سەرە ناونیشان وەک لە نمونونەکانیشتیدا دەیبینین مەودای پتر بە ناونیشانی سەرەکی دەدات. بۆ نمونە لە هەڵەبجەی شەهید 3 کەس بە تۆمەتی کاری تیرۆریستی دەستگیر کران بەهۆی ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی سەلاحەددین وەزیری خوێندنی باڵا دەستی لە کار کێشایەوە. سەرە ناونیشان بە چەندین جۆر و شێواز لە ڕۆژنامەنووسیدا بەکار دەبرێت. سەرە ناونیشان وەک پێشەکی لە 2 سوودانی 200 پاسپۆرتی ساختەی عێراقی دەستی بەسەرداگیرە. سەرە ناونیشانێک کە چۆنیەتی ڕووداوێک باز دەکات. بەهۆی تەقینی بوتڵەغازێک 3 ماڵ لە هەولێر ئاگریان تێبەر بوو. سەرە ناونیشان وەک سەرچاوەی هەواڵ نێچیروان بارزانی حکوومەتی هەرێم موچەی کارمەندان زیاد دەکات. سەرە ناونیشان وەک پێشینەی هەواڵ دوای تەقینەوەکانی ئەم دواییە خەڵکی هەولێر داوا دەکەن وەزیری ناوخۆ بگۆڕدرێت. سەرە ناونیشان وەک کاتی ڕوودانی هەواڵ سەر لە بەیانی ئەمڕۆ تەقینەوەیەکی بەهێز کەرکووکی هەژاند. 3. ژێرە ناونیشان هەروەک لە ناویەوە دیارە دەکەوێتە ژێر ناونیشانی سەرەکیەوە لە کاتێکدا بەکاردێت کە هەواڵ لایەن و ڕەهەندی زۆر بن و لە کاتی نووسیندا نابێت سربەخۆی ناونیشانی سەرەکی بباتە ژێر پرسیارەوە. بۆ نمونە سەر لە بەیانی ئەمڕۆ تەقینەوەیەکی بەهێز کەرکووکی هەژاند 12 کوژرا و 13 بریندار هەیە کە زۆربیان منداڵن. وەک دەبینین ژێرە ناونیشان ڕوونکردنەوەی پتر لەبارەی تەقینەوەکەوە بە خێنەر دەدات. 4. سپۆت یان سوب تایتل کاتێک کە بۆ دەرخستنی لایەن و ڕەهەندەکانی هەواڵێک سەرە ناونیشان و ژێرە ناونیشان باز نەبێت یان هەواڵێک چەندین شتی گرنگی لە خۆوە گرتبێت ئەو کاتە پەنا دەبینە بەر سپۆت. سپۆتەکان هەواڵ جوان دەکەن و نەخشەسازی لاپەڕەکانی ڕۆژنامە دەزانێت چۆن مامەڵایان لەگەڵدا بکات. بە شێوەی گشتی بە فۆنتێکی گەورەتر لە ناوەڕۆکی هەواڵ دەنووسرێت و دەخرێتە ژێر ژێرە ناونیشانەوە. دەکرێت هەواڵێک چەند سپۆتێکی هەبێ. جیا لە هەواڵ سپۆت وەک پێشەکی راپۆرتێک گفتوگۆیەک دەخرێتە ژێر ناونیشانەوە. لەوەش پتر لە راپۆرتی درێژدا بۆ جوانکردنی لاپەڕا وەک بەشی گرنگ دەخرێتە ناو راپۆرت یان گفتوگۆوە. 5. ناونیشانی لاوەکی لە هەواڵی درێژ یان راپۆرت یان گفتوگۆ و تەنانەت وتاریش بەکاردێت. کاتێک هەواڵێک بە شێوەی جێڕانەوەی مێژووی دەنووسین بۆ ئەوەی بابەتەکانمان لێک جیا بکەینەوە پەنا دەبینە بەر ناونیشانی لاوەکی. ئەم ناونیشانە لاوەکیانە بە شێوەی گشتی ڕستەی کورتی بێفعلن کەوا دەکەن خوێنەر هەست بکات بابەتێکی نوێ دەست پێ دەکات. هەندێک خاڵی گرنگ لەبارەی نووسینی ناونیشانەوە. 1. هەوڵدەن هەمیشە ناونیشان دوای تەواوبوونی نووسینی هەواڵ بنووسن. 2. ئەگەر هەواڵەکەتان لیدی هەبوو دەتوانن سوود لە لیدی هەواڵ وەرگرن بۆ نووسینی ناونیشان، بەڵام ئەگەر لیدی نەبوو دەبێت هەموو هەواڵەکەتان بخوێننەوە ئەو جا ناونیشان بنووسن. 3. ڕستەی کورت و مانادار هەڵبژێرن. 4. ناونیشان نابێت لەگەڵ ناوەرۆکی هەواڵ بگونجێ. 5. تا دەکرێت خۆتان لە ناونیشانی پرسیاری ئەمری و ڕستەی نیگەتیڤ بپارێزن. 6. خۆتان لە دەستەواژەی دروشمی بپارێزن. جیاوازی نێوان لید و ناونیشان لید و ناونیشانی هەواڵ زۆر لێک دەچن و زۆریش لێک جیاوازن، چونکە لە حەقیقەتدا کاتێک لیدێک بۆ هەواڵێک دەنووسین هەر بەو زانیاریانە دێین ناونیشانیش بۆ هەواڵ دەنووسین، بەڵام هەروەک گوترا دووشتی لێک جیاوازن. لید پوختەی هەواڵە کە لە شێوازی نووسینی هەرەمی سەراوبن یان جێڕانەوەی مێژوویی بە لیدە